باینتان باش من ڕێبین یارەحمەدم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. بۆ بەرنامەی ئەمڕۆ بماوە 1 ساعت و نیو لەگەڵتان دەبین. چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان ئامادە کردووە، هەروەها سێ تەوەری سەرەکیشمان دەبێت کە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین. لە تەوەری یەکەماندا دوو بەش دەبێت. لە بەشی یەکەمیاندا گفتوگۆ دەکەین لەسەر نەخۆشیە باوەکان یاخود نەخۆشیە وەرزیەکانی ئێستەی وەرزی پاییز بۆ پەلەوەران، ئەوانەی کا بە تایبەتی لە ماڵەوە پەلەوەریان هەیە، دەبێت چۆن ئاگاداری پەلەوەرەکانیان بن و ئەو نەخۆشییان چەند دەگوێزرێنەوە بۆ مرۆڤ. و تەوەری دووهەمیش قسە لەسەر گۆشت دەکەین، گۆشت خواردن و شێوازە تەندروستەکەی. لە تەوەری دووەمی بەرنامەکەشماندام گفتوگۆ دەکەین لەسەر پرۆژەکانی وەزارەتی ئاودانکردنەوە و نیشتەجێکردنی حکوومەتی یاریمی کوردستان. وەزارەتی ئاودانکردنەوە هەر لە سەرەتای دەستبەکاربوونی ئەم کابینەی حکوومەتی یاریمی کوردستان چەندین پرۆژەی گەورەیان ڕاگەیاند. هەروەها باسی بابەتێکی دیکەشیان کرد کە بۆ خۆیان دەڵێن پلانێکە کە لە ساڵی 2010 هەبووە، بەڵام ئێستامان دایانەوێ بخەنە بواری جێبەجێکردنەوە پرۆژەی دروستکردنی ڕێگەی ئاسنین یاخود بڵین سکەی قیتارەوەی کە لای خۆمان بە ناوبانگە. ئەم پرۆژانیان گەشتن بەچی و پرۆژەی دووسایدی ڕێگەی نێوان شار و شارۆچکەکان لە هەندێک شوێن پرۆژەکان وەستاون، هەندێکی دیکەیان دەستیان کردوێتەوە بۆ کار. پرۆژەی پێویست لە بەردەستایە لە بەردەم وەزارەت بۆ ئەوی پرۆژەیانە بەردەوامی پێ بدرێت و ڕێگەوبانەکان گرفتیان دەمێنێت نێوان شار و شارۆچکەکانی باشووری کوردستان. بابەتێکەیە لە جیهاندا باسی ئۆتۆبان دەکرێت کە دەدرێت بە کۆمپانیاکان ئەی پلانی وەزارەتی ئاودانکردنەوە بۆ ئەو بابەتە و پلانیشیان بۆ نیشتەجێکردن. تەوەری سێمی بەرنامەکەشمان باس لە بەهرەی کچێک دەکەین کە لە هونەری بەرگریدا پشتێنی ڕەشی بەدەستێناوە و تەمەنی ئێستا تەنها 14 ساڵە. ئەو تەمەنەکەمە توانیوەتی لە یاری هونەری بەرگریدا کە بێگومان بەدەستێنانی پشتێنی ڕەش توانە و لێهاتوویەکی زۆری دەبێت. باس لە چیرۆکی سەرکەوتنی ئەو کچە دەکەین و هاوکاری و پاڵپشتی و پشتیوانی ماڵەوەیان چونکە دەزانین هونەری بەرگری هەندێک کە سڵی لێ دەکەنەوە، دەڵێن بۆ کچان و ژنان نابێت، چۆن هاوکاریان کردووە، چۆن دەستگرۆیان کردو بۆی بتوانێت ئەو ئەنجامانە بەدەست بێنێ. ئەمە تەوەرە سەرەکیەکانی بەرنامەی ئەمڕۆمان دەبێت. لە تەوەری یەکەم گوتمان باس لە نەخۆشیەکانی وەرزی پەلەوەرەکان دەکەین، بە تایبەتی لە مۆرزەدا وەرزی پاییز و باشترین جۆرەکانی گۆشتی ئاژەڵ و مریشک بۆ خواردنیان، ئەوەی کە بزانین ئایا لەو جۆرە مریشکانەی کە یاخود ئەو جۆرە گۆشتی ئاژەڵی سووریا ماسیانەی کە بەکاری دێنین تەندروستی شێوازیان بۆ ئامادەکردنیان و لەکوێ ئەم بابەتانە بکڕین. هەندێک بابەتی دیکەی نەخۆشیەکانی پەلەوەریش لەگەڵ بەڕێز دکتۆر بەرهەم جەلال پزیشکی ڤێتەنەری و ماستەر لە نەشتەرگەری گشتی ئاژەڵان گفتوگۆ دەکەین. دکتۆر ڕۆژ باش بەخێر بێن. زۆر سپاس بژیت. دکتۆر سەرتابا لە بەشی یەکەمی تەوەرەکەمانەوە دەست پێ بکەین نەخۆشیەکانی پەلەوەران لە مۆرزەدا چ جۆرە نەخۆشیەکیان هەیە، چۆن ئەو ئەگەر ئێمە لە ماڵەوە پەلەوەرێکمان هەبێت خۆمان بپارێزین بۆ ئەوەی کە ئەو نەخۆشیە نەگوێزرێتەوە بۆ مرۆڤ. دەستان خۆش بە زۆر سپاس بۆ تەوەرەکە بابەتی گرنگی وروژان. نەخۆشی پەلەوەرەکان بە شێوەیەکی گشتی زۆرن، بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە لێرە ئاماژەی پێبین نەخۆشە ڤایرۆسیەکانە کە لە دوو وەرزی تایبەت لە پاییزانە لە بەهارانە ئەم نەخۆشانە سەر هەڵەیەن و زیانێکی ئابووری زۆر بە هاوڵاتیانە گەێنن و ڕێژێکی زۆر لە پەلەوەرەکان لە ناوچن لە مۆرزەیە و هەر لە کوردەواریشە بە دەردە پاییزە ناوبراوە. ئەو نەخۆشانە زیاتر نەخۆشە ڤایرۆسیەکان وەکو ئاماژەمان پێکرد خۆی بینێتەوە لە نەخۆشی نیوکاسڵ، ئەنفلۆنزای باڵندا، نەخۆشیەکی کەمان هەیە IB پێوترێ، ئەمانە ئینفێکشن برۆنکایتس. ئەم نەخۆشانە بە شێوەیەکی سادە و ساکار ئەم نەخۆشانە ئەبێتە هۆی لە ناوبردنی پەلەوەرەکە. کۆمەڵی نیشانەی تایە کە بخاون پەلەوەرەکە پێشەوەی نیشانەکانی تیا دەرکەوێتەوە کاتێک پەلەوەرەکەی تەندروستە پێش هاتنی وەرزی پاییز، کاتێک پێویستە ڕاوێژ بە پزیشکی ڤێتەنەری بکات بۆ کوتانی پەلەوەرەکانی. ئەمە کارێکی زۆر گرنگە. بەشێک لە هاوڵاتیان بەداخەوە هەتاکو پەلەوەرەکانیان نەخۆش نەکەوێت ڕاوێژ بە پزیشکی ڤێتەنەری ناکەن. ئێمە پێش ئەوەی بۆ ئەوی ڕێگە چارێک بدۆزینەوە بۆ ئەوی ساڵانە ئەم زیانە ئابووری گەورە دووبارە نەبێتەوە پێویستە پەلەوەرەکانمان بکوتی و کوتانەکان بەردەستن لە کلینیکە ڤێتەنەریەکانە. تۆ پەلەوەرێکە هەیە لە ماڵەوە بە خێوی ئەەکەی ئەچی بۆ کلینیکێکی ڤێتەنەری پەلەوەرەکەت ئەکوتی یا ئەتوانی کوتانەکە بڵین ئەو لوقاحە ئەو پێکوتەیە لەگەڵ سەهۆڵە بۆ ئەوەی چکا بە پلەی گەرمەکەی لە 2 بۆ 8 پلەی سیلیزی بێ هەڵیگریت و بیبێ لە ماڵەوە هەموو پەلەوەرەکانە بیکوتیت. کاتێک کە کوتاو ئەم پەلەوەرە و
مەناعەبەرگیری ئەیە بە لەشی پەلەوەرەکە دژی ئەو نەخۆشیە ئەگەر بە شێوازی لە شێوازەکانیش بەرگریەکەی ئێمە بەرزی ئەەکەینەوە تووشیش بێت نابێت هۆی لە ناوبنی پەلەوەرەکە لەبەرەوە زۆر گرنگە ئەمە خاڵێکی گرنگەکەەوەی کە تۆ پەلەوەرەکانە لە وەرزی پاییز پەلەوەرێک بۆ کۆتێر بۆ نمرە ئەو پەلەوەرانی کە زیاتر خەڵکی خۆمان ینی لە کوردستانە پێوەی ئالوودەبوون یا بە خێوی ئەکەن با بڵێن و خۆشیان ئەوێ کۆترە مریشکە قەلە قازە مراویە یعنی بەڕاستی ئەم پەلەوەرانە تەیرانشی کە لە ناو ماڵانە ئەوانش کەمتر ئەو خۆی کێشەیەک بڵین با بڵین کێشین گواستنەوەی ئەم نەخۆشانە کە بەڕاز ئاماژە و پێکرد چییە؟ مەسەلەی کۆنتاکتە واتە گواستنەوەی نەخۆشەکان لە نێوان پەلەوەرەکانە بۆ نمونە هاوڵاتیەک ئەچێ کۆمەڵێک پەلەوەری تازە ئەکرێت لە شوێنێک خۆشی کۆمەڵە پەلەوەری هەیە لە باڵۆ کەی هێنێت تێکەڵاویان ئەکات ئەگەر ئەوانی خۆشی ساغ بن ئەوانی خۆشی تەندروست بن هیچ کێشەیەکیان نەبێت ئەو پەلەوەران تازانی کرد کە هێناوێت و تێکەڵی پەلەوەرەکانی خۆی کردووە ئەبێتە هۆی گواستنەوەی نەخۆشەکە اینجا پرسیامان لێکن ئێمە ڕۆژانە ڕوبەڕووی ئەم حاڵەتا بینەوە ئەڵێ دکتۆر گیان من پەلەوەرەکەم ئەوەی کە کڕیمە ساغا هیچ نەخۆش نییە بەڵام ئەوانی کە لە ماڵەوە یەک دانەی کڕیوە لە ماڵەوە بۆ نمونە دەدانەی هەیە ئەڵێ ئەوەی کە کڕیمە ئەو دانێ تەندروستە هیچ کێشەی نیە بەڵام ئەو دەی کە لە ماڵەوە هەمە تا ئێستا 5 6 حوتی لێ مردووە بۆچی ئەوەی کە کڕیومە ئەگە خۆی نەخۆشە نەبردو ئێمە لەم حاڵەتە بۆی ڕوون ئەەکەینەوە لە کاتێ ئەڵین ئەوە هەڵگری جاری وا هەیە کاتی وا هەیە هەڵگری نەخۆشەکەیە واتە خۆی بەرگری پیا کردو بەرامبەر نەخۆشەکە ئەبێتە هۆی گوێزەرەوە هەڵگری نەخۆشەکە ڤایرۆسەکە لەو بیئەپیسەوە لەو ژینگە پیسەوە ئەی گوازێتەوە بۆ پەلەوەرەکانی تۆ نەوکتاوە ئێمە بۆیە ڕێنمایی هاوڵاتیان دەکەین کە پەلەوەرەکانە بکوتن پێش وەرزی نەخۆشی تەیرەکانی شەر وایە دکتۆر بۆ تەیرەکان زیاتر کۆنتاکت کەمترە بۆ نونە تۆ کەناری فنس تووتی ئەمانە کۆنتاکت کەمترە لە ماڵەوەی یەک دانی هەیە دوانی هەیە چەند دانەیەکی هەیە هی تازە ناهێنە بەدڵنیاییەوە ڤایرۆس هەر ڤایرۆسە هیچ گۆڕانکاریکی بەسەرا نایەت ئەگوێزێتەوە چۆن بۆ مریشکێک ئەگوازرێتەوە بۆ کەنارێکیش ئەگوێزێتەوە بەڵام پەیوەندی بە چیەوە هەیە پەیوەندی بەوە هەیە تۆ لە چ ژینگێکا بە خێوەکەی ئایا پەلەوەری تازە و هێناوەتە ناوی نەو هێناوە و کۆنتاکت هەیە لە بینی پەلەوەرەکانە بۆ ئەوانی ماڵەوە کەمتر ڤاکسین ئەکرێت ئەتوانی ڤاکسینیان بە شێوی ئاو بیتێ نیوکاسڵمان هەیە ئێمە بە شێوی ئاو ئەی پرژێنی بەسەریانە یا ئەیکێتە ناو ئاوی خواردنەوەکانەوە ئەمە کە بەکارێنێ بەڵام لەبەری کەمترین کۆنتاکت هەیە لە نێوان پەلەوەری وەکو کەناری فنسوانە کەمترین کوتانیان بۆ کرێت نەخۆشییان کەمتر بۆ گوێزێتەوە بەڵام ئەوان تووشی نەخۆشیە بن ڕۆژانە بمانێن زیاتر نەخۆشەکانی ئەوان بەکتێرین واتە بۆ نمونە سەرمان ئەبێ لەبەری ناسکن لە ڕووی بەرگریەوە زۆر لاوازن سەرمان ئەبێت تووشی کۆمەڵی نیشانە بن لەوانە هەوکردنی کۆئەندامی هەناسەیان و کۆئەندامی هەرسکردنیان هەوکردنی ئەو دوانە ڕوئات کز ئەبن بەتاقەت ئەبن خواردنیان بۆ ناخورێت لە نیشانەکانیانە بێهێزە بێت کێت بۆ لای ئێمە بەڵام بەداخەوە جارویان زۆر درەنگێن بۆ لای ئێمە یعنی کەناریکی هەیە 4 ڕۆژە خواردن ناخوات کۆمەڵی نیشانی نەخۆشی هەوکردن و بێتاقەتە و کزە و بڵێن شوازی لە شێوازەکانی کۆئەندامی هەرسی ڕەنگی پیسایەکەی گۆڕاوە و شل بۆتەوە دوای 4 ڕۆژ دوای 3 ڕۆژێ خۆی کەناری لاوازە ئەبێ بۆ نمونە دوای ڕۆژێک کە زانی کەنارێکی خواردن ناخوات ئەو نیشانانی تا زوو بە زوو بچێ بۆ لای پزیشکی ڤێتەنەری و چارەسەری مەمەرجە هەمووی کە وەرزی پاییز هات بکوترێن یان نایانی ئەبێ چاوەڕێبی یا چۆن بێ بابەتەکە نەخۆشیەک بڵاو بێتەوە اینجا خۆی تەنها پابەند نییە بە مەرزی بڵێن پابەند نییە کوتان بە وەرزی پاییزەوە بە قسەکەوانە ڕات هەموو وەرزێک پێویستە کوتان کرێت کوتان بۆ چییە؟ کوتان بۆ ئەوی بەرگری ئەو باڵندەی کە هەتا مریشکە هەر شتێکە بەرزیکەیتەوە دژی نەخۆشە ڤایرۆسەکان نەخۆشەکە هەبێیانە بێت ژینگەکە و پاک بێ یا پیس بێ بۆ تۆ بەرگی ئامادەیەکی ئەو پەلەوەرە ئامادە ئەەکەی بۆ ئەم ڤایرۆسانە واتەجارێکیانە بێ بکوترێن بەڵێ وەکو هێزی بەرگری چۆن خۆی ئامادە ئەکا بۆ جەنگێک تۆش خۆت ئامادە ئەەکەی پەلەوەرەکانە ئامادەکەی بۆ ئەو جەنگە ڤایرۆسیە ئەی کوتیت ئەگەر ڤایرۆسەکە هات ئەگەر بیشی گرێ بە هێواش بە سوچی ئەیگرێت لە ناوی نابات یان ڕێژێکی زۆر کەمی لە ناو ئەبات واتە بەڵێن زیانەکانە بە سوکی لی تێپەڕەویلان لە سا دەی پەلەوەرەکانە لە ناو بچن بەڵام ئەگە تۆ نەو کتابێ لەوانەیە لە سا دەی پەلەوەرەکانە بۆ بمێنێتەوە لەبەرەوە یەکەمیان بە پرسیارەکەی جەنابە پێویستە هەموو وەرزێ بکوترێ و 3 مانگ جارێ ئێمە پێمان باش و لانی زانستەکەشی 3 مانگ جارێک کوتان بۆ پەلەوەرەکانە بکرێ بۆ ئەوی دژی ڤایرۆسەکان بە تایبەتی 3 ڤایرۆس لە وڵاتی ئێمە زۆر زۆرە نیوکاسڵ دیزیز ئەمە نەخۆشیەکە کە خاوەنپەرۆکان ئەزان بلی خوارە بێ و تووشی پیسایەکە ڕەنگێکی سەوزی ئاوی ئەبێت و کۆئەندامی شازێکی کەشی هەیە کۆئەندامی هەناسی تووشی کۆکە و پژمە و دەردراوەکانی لوتە بێت و ئایبی نەخۆشیەکە
کە هۆکارەکەی هەر کۆرۆنا ڤایرەسە بەس بۆ پەلەوەرەکان نەک ئەوی خۆمان جیناتەکەی بە شێوازێکی کەیە ئەوە ئایبی ئەوە نەخۆشێکی زۆر کوشندێ و لە ماکی زۆر کەما لە ناویانەبات و کێڵگە پەرەوەەکان بەدەستیەوە ئەناڵێن و ساڵانە زیانێکی ئابووری زۆر گەوریان لێ ئەات ئەتوانین بە ملیۆنەها یعنی دینار بخەمڵێت و هەروەها ئەنفلۆنزای باڵندە هەمومان بیستمانە ڕۆژێک لە ڕۆژان ئەویشان زۆر بە کتوپڕی پەیوەندی بە تەمەنەکە شۆنێ زۆر بە زووی ئامکوژێت و بەبێ ئەوی هەندێک جار نیشانی شتیا دەرناکرێت. دکتۆر ئەم ڤایرۆسانە ئەتوان شێوازەکان بگۆڕن و گوێزرێن بۆ مرۆڤ بڵێ بۆ مرۆڤ ئێستا کۆرۆنا ڤایرۆس یعنی کۆرۆنا ڤایرۆس ئێمە لە مێژەوە پێی ئاشنین وەکو پزیشکانی ڤێتەنەری یعنی شتێکی تازە نییە بەنسبەت ئێمەوە لە ساڵەکانی 1930ەوە کۆرۆنا ڤایرۆس بەو شێوازی کە لە پەلەوەرە هەیە لە بینی پلەوەرەکانە هەیە و لە زاریش ئێستا هەر هەیە کۆرۆنا ڤایرۆس هەیە بەڵام ئێمە نەخۆشێک دروستەکە پێڵین ئایبی ئینفێکشەس برۆنکایتس واتە تووشی هەوکردنی کۆئەندامی سوورێنچک و ئەوانە چارەسەر و ڤاکسین هەیە بۆ کۆرۆنای باڵندەکان بەڵێ کۆرۆنا بۆ ئەو شێوازە ئەو نەخۆشی ئایبی کە هۆکارەکەی کۆرۆنا ڤایرۆسە لوقاحی هەیە زۆر دەمێکە لە 1930 ڤایرۆسە هەیە ینی کوتانی بۆ دروست کرا و شەریکات ینی جۆرەها کوتانمان هەیە و چارە سەریانەکەین بەڵام ئەمە ناکاتەوەی بنبڕی نەخۆشیەکە بکەین بەڕاستی تا ئێستا نەتوانراوە بە تایبەتی لە وڵاتی خۆمانە خۆی بنبڕی ڤایرۆس بەڕاستی ئێمە حاڵەتێکمان هەیە لە جیهانە پێوتێ ئێڕادیکیشن واتە قڕکردنی ڤایرۆسەکە بەڵام ئەمە بۆ وڵاتی ئێمە زۆر سەختە ئەبێ سنوورەکانە ئەو حدودانی هەتا هەمووی بە هیچ شێوەیەکی هیچ باڵندەیەکی لێوە هاتوچۆنەکە بەمەرجی ئەوەی کە لایانی تەندروستەکەی پارێزراو بێت بەس لای ئێمە بەڕاستی ئەو ینی حاڵەتە کۆنتترۆل ناکرێت لە ئێستا ینی تۆ هەموو حدودەکان چۆن سەر و بابەتی بۆی چمە سەر بەشی دووهەمیش چۆن خۆمان بپارێزین ئەگەر بۆ نمونە باڵندەکانمان پەلەوەرەکانمان تووشی نەخۆشیەک بوون نەگوێزرێنەوە بۆ ئێمە بەدڵنیاییەوە کاتێک باڵندەیەکە هەیە لە ماڵەوە نەخۆشیێکی تا دەرەکەوێت نیشانەیەکی تا دەرەکەی با بڵین یەکسەر ڕاوێژ بە پزیشکی ڤێتەنەری کە باڵندەکە و بەرە بە زۆر ئاساییەبی بە بەلای پزیشکی کلینیکی ڤێتەنەری ڕاوێژی پێ بکە و پرسیاری لێ بکە بەڕاستی ئێمە ئەم بەرنامانە بۆچی یەکەین بۆ ئەوەی خەڵک زیاتر هۆشیارتر بکەینەوە ئەو نەخۆشی ئەگوێزێتەوە یان ناگوێزێتەوە ئێمە نەخۆشیەکان زۆرن هەندێک نەخۆشیمان هەیە مرۆ ئاژەڵین واتە ئەگوێزێتەوە زوونۆتێک دزیزیان پێوترێ ئەمانە لە نێوان ئاژەڵ و مرۆڤەکان ئەگوێزرێنەوە تۆ بە پێی نەخۆشیەکە ئەو نەخۆشی ئەگوێزێتەوە یان ناگوێزێتەوە ئەبێ پرسیار بە پزیشک ڤێتەنەری بکەیت ئێمە نازانین بڵین هەموو نەخۆشیەکان ئەگوێزێت نەخێوانیە هەندێکیان ئەگوێزێتەوە بەڵام ئەو نەخۆشانە چین ئەبێ بە پێی نیشانەکان پزیشکی ڤێتەنەرەکە دەستنیشانی بکات. دکتۆر چینە سەر بەشی دووهەم لە بابەتی بەکارهێنانی گۆشت گۆشتەکان بە ئام چی گۆشتی سوور بێ یاخود گۆشتی سپی ئەمریشک یاخود ماسی بێ لە هەفتەیەکە کەسێک چەند بخوا باشە ئێستا سیستەمێکدا هاتووە کیتۆ خەڵک هەر سەری کردوێتەوە بابەتانە و بەستە ناڵێن خەریکی گۆشت خواردنین دروستە خۆی بابەتێکە مەسەلەی گۆشت پەیوەندی بە وەکو لایانی تەندروستەکەی پەیوەندی بە پزیشکی ڤێتەنەریەوە بەڵام کە بەشێکی کەی پەیوەندی بە پزیشکانی گشتەوە کە ئەبێت بە خۆراک و سوودەکانی بۆ جەستەی مرۆڤ بۆیە لانی کیتۆکەی ئەویان پەیوەندی بە بابەت بڵێن بە هینی منۆنی اختصاصی منۆنی مەسم ئەو بوو کە ئەوەکو لای پزیشکی ڤێتەنەری شارەزاییتان هەیە بێ گومانانی بەڵە شارەزایمان هەیە بەو شێوازی کە بۆنە ڕۆژانە مرۆڤێک پێویستی بە 6 بۆ 75 غرام پرۆتینە بێت با بڵێن جا باشترین جۆرەکانی گۆشت ئێمە پۆلێنمان کردو بەڕاستی گۆشتی سپیمان هەیە کە باشترینان گۆشتی ماسیە و بە دوای گۆشتی ماسیە بڵێن بە دەرەجەی دوو گۆشتی مریشکە و پاش ئەو گۆشتی ئاژەڵە با بڵێن هیمەڕ و بزن و ئاژەڵی کە مانگا و جوانەگە ئەوانە گۆشتی سوور با بڵێن بە شێوازی گۆشتی سوور کاتە ئێمە بەڕاستی ڕێنماین بە هاوڵاتیان کە زیاتر بەکارهێنەری گۆشتی ماسی و مریشک و پاشان گۆشتی سوور بن لەبەرەوەی ڕێژەی پرۆتین لەوانی کە زۆرە و ڕێژی چوریان تیا کەمترە و ئەو چوری کە لە گۆشتی ماسیە هەیە ئێمە وەکو لایانی ڤێتەنەری چوریەکی سوود بەخشە وەکو ئۆمیگا 3 و ئۆمیگا 6 کە هاوڵاتیان پێی ئاشنان ئۆمیگا 3 و 6 پێوترێ ئەمە خۆی چوری و چوری ئەتوێنێتەوە یەکێکە لەو سوودە تەندروستانی بۆ مرۆڤ هەیە کە ئەمە گۆشتێکی زۆر پێویستە کە ئەگەر بە دووگیشوە ئاڵێن وایە تا دوو جار بخۆرێ بڵێ بە دووگیشوە ئاڵێن دووگی حیوان دووڕێژەی کۆلیسترۆلی تیا زۆرترە ترایگلیسراید تیا زۆرترە بەڵام بە شێوازێک ئێستا ئەو شێوازەی تازەی کە بەڕێز ئاماژۆپیا کە مەسەلەی کیتۆ ئەوانە شێوازی گۆڕینی کالۆریە
ئینێرجیە ینی جستی ئێمە لە جاتی کاربۆهیدرات بەکار بهێنرێ وەکو سەرچاوی وزە سەرچاوەکە ئەگۆڕێ با بڵین ئەیگۆڕێت بۆچی بۆ سەرچاوی چوری واتە جاتی سوود وەرگێ لە کاربۆهێدرات بۆ هێرا کە ئێمە لە برنج و نان و ئەو بابەتانە و دەسمانەکەوێت سەرچاوی وزەکە گۆڕینی سەرچاوی وزەکەی لە کاربۆهێدراتەوە بۆ چوری بۆ کۆلیسترۆڵ و ترایگلیسە ئەوانە ئەمە شێوازێکە لە شێوازەکانی لایفستایلی بەشێک لە خەڵک تا چەند تەندروستە بەڕاستی من ناتوانم بچمە تەفاسیلەکەیەوە سپۆری خۆراکە بەڵام بە شێوێکی گشتی ئێمە گۆشتی ماسی و مریشک و پاشان گۆشتی سوود یعنی بەباش زین ئەوەی کە پرسیارەکەم کرد دوو گیژ وایە چوری ئەتوێنێتەوە ئەلە چوری بە چوری ئەتوێری دوو گیش بە شێوازێک ئەگە کەم بخورێت سوودی تایبەتی خۆی هەیە بۆ مولولەکانی خوێن نەرمکردی مولولەکانی خوێن و وەکو بەس بە شێوازێکی زۆر کەم بخورێت و شێوازی خواردنەکەی با بڵێن بە برژاندن نەبێت چکە هەموو بڵێن شێوازێکی برژاندن ئەو ئاگرە ئەوە کۆمەڵک ژەهر دروست دەکات لە ڕووکاری دەرەوەە کە ئەوە بۆ مرۆڤەکان باش نییە بەڵام ئەگە بە شێوازێکی کەم بخورێت سوودی تایبەتی خۆی هەیە بەڵێ وەکو چوری خۆی ئێمە هۆرمۆنەکانی جستی خۆمان لە چوری دروست بوون و پێویستیان بە چوریە یعنی چوری بەشێکی سەرەکی کالۆری ئێمەیە بەڵام لەبەر بڕەکان چەند بن ینی لە هەفتەیەکدا بۆ نمونە بڵین من چەند ماسی بخۆم چەند مریش خۆم چەند گۆشتی سوور بخۆم بۆ ماسی هەفتەیەکە یەک جار تا دوو جار بڕەکی لە 100 گرام کەمتر نەبێت زۆر ئاساییە 100 گرام ئاسایە بەرەوژوو پرۆتین ڕۆژانە پرۆتین ڕۆژانە 6 بۆ 75 گرام ڕۆژانە خورێت ئاساییە پرۆتین کە باسی پرۆتینەکەی بە شێوازی گشتی ماسی شەگرێتەوە و مریشکی شەگرێتەوە و گۆشتی سووری شەگرێت چکەمە هەمووی پرۆتینن بەس شێوازەکانیان گۆڕاوە بەڵام لە ڕووی چوریەوە کامیان زۆر باشتر وتمان ماسی و مریشکەکە باشتر باش دکتۆر ئێستا لای خۆمان بە تایبەتی لە خواردنی مریشکە خەڵک گرفتێکی گەورەی بۆ دروست بووە ئەم مریشکە فرێشەی کە هەیە و دەڵێنە سەربڕخانەکان کە بەرچاوی خۆت و سرە بڕێ و پێتە درەیان لەوەی لە کارگەکانی لای خۆمانێ کارگەل لۆکاڵیەکان دەڵێن ئەمانە مریشکەکانیان تەندروست نین بە شێوازێکی تەندروست بەخێو ناکرێن لە دەواجنەکان دەچی مریشکی بەستۆکانەکڕین مریشی بەستۆکانی شەڵێن کۆمەڵێک گرفتی هەیە ئێوەکو پزیشکانی ڤێتەنەری ئامۆژگاری خەڵکەکان چ جۆرە مریشکێکیان بخۆن ئێستا من بە دڵنیاییەوە ئامۆژگاری خەڵکەکەم ڕێنمایانێمە کە مریشکی ناوخۆ بەکاربێنن ئەو مریشکانەی کە لە کێڵگە پەلەوەرەکانی ناوخۆیە ئەوانە سەرچاوەیەکی گرنگی پرۆتینن و هیچ کێشەیەکی تەندروستنیانێ بە شێوەیەکی گشتی لە بەروی لەژێر ڕێنمایی پزیشکانی ڤێتەنەری لەلایەن وەزارەتی کوشت و کاڵەوە بەڕێوەبرێن بە شێوازێکی دروست بەخێو ناکرێن لە شێوازێکی دروست لەبەروی لە ژێر ڕێنمایی پزیشکی ڤێتەنەریە هەمان سەرپەرشتیاریان هەیە و هەتاکو ئەو مریشکانە هەتاکو بە شێوازەکانی تا ئەگاتە تەمەنی 2 مانگی لەلایەن بەڕێوەبەرایەتی ڤێتەنەریەکانەوە سەرپەرشتی ئەکرێن دڵنیانە بن لەوەی کە تەندروست نییە ناخرێتە بازارەوە بەڵام بۆ بەشی دومی پرسیارەکە و شێوازی سەربڕینەکە ئەمە حاڵەتێکیکێ ئەوە پەیوەندی بە کولتوری کۆمەلگاوە هەیە چۆن سەر ئەبڕێ لە دوکانێکی مریشک فرۆشە تۆ بەڕێزە مریشک ئەکڕیت کە لە دەفرێکە من پێم وەکو پزیشکی ڤێتەنەری پێم باش نییە لەبەرەوەی تۆ مریشکێک لاانێن هەڵگەری نەخۆشیێک بێ چەندین مریشک لە دوای ئەوە ئەو نەخۆشی بۆ گەزێتەوە یان لە پرۆژەیەکی نوێیە کە بە شێوازێکی تەندروستی و لەژێر ڕێنمایی پرۆژەی سەربڕینەکەش لەژێر ڕێنمایی پزیشکی ڤێتەنەریە سەرپەرشتەکرێت من ئەوەی دووەمیانە پێ باشترە لە پرۆژەیەک بکڕێ ئەمە بەڵام ئەوەی بە دڵنیای من بە هیچ شێوەیەک بەشەمەی سەرکۆڵانەکان کە هەن زۆر کەس گلەیان لێەکە من چەندی جاریانی گلەی ئەم گلەیە کراوە بۆ ینی بابەتەکە نەگەشتوتە ئەوەی کە لا ببرێن ئەگەر بۆ منە بژێوی خەڵکیشی لەسەرە و لەوانەیە نتوانێت لا برێن خۆت پێشتر باسمان کرد کللتورێکە کە خەڵک حەزەکە بە بەرچاوی خۆی مریشکەکە سەر ببڕێ بۆوان لێ ناکەن ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەن من چەند ساڵێک پێش ئێستا بیری مێوەکو ئێستا ئەو مریشک فرۆشانە بە شێوەیەکی زۆر کەم بوونەوە و فشارێکی زۆریان لەسەر بوو بەڕاستی بەس دوایی دیسانەوە پەیوەندی ئەم بابەتە بە کللتورۆ هەیە و پێویستە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان و لە ڕێگەی وەزارەتی کوشت و کاڵەوە بیرێک لەو کات کە شوێنێکیان بۆ دابین کات ناکرێتەوە هەموو سەرسوچ و کۆڵانێک مریشک فرۆشێکی لێبێ وەکو باسم پێکرد ئەمە خوێناوی هەیە پاشەڕۆیەکی پیسی هەیە ئەو دەفرەکە و مریشکی پێسە لە بڕێ ئەو تەنها ئاوێکی گەرمەکە بۆ لاستیکا و مریشکی دوای ئەوە ڕۆژان لەوانە 50 بۆ 100 مریشک فرۆشە ئەگەر یەک دانە لەوانە هەڵگری نەخۆشی بێت
ئەوانی کەش بە دڵنیاییەوە ئەبن باسی ئەوەش کرا جارێک تەندروست نییە بەڵام بۆ نەکراوە کراوە لەڵێن ئەو ئاوەشی ببوورەکە مریشکەکەی پێپاکەکەکەنەوە ئەبێ نابێت وەزان پلەیەکی سیلیزیە لەوە زیاتر بێ بەڵام ئەمانەگاتە سەر و سەدنیوە کوڵێکی پێ کوڵێکی پێات و کامە بە پرۆتینەکەی و خراپە ئەمە تێکی ئەتوانە بەڕاستی ئەوە تەندروست نییە ئێمە بەبێ شێک لەگەڵانی و فشاریشمان زۆر کردو لە ڕێ وەزارەتەوە و ماوەیەک زۆر کەم ببوو ئەگەر بەڕاستی حاڵەتەن بیان مابێ بەڵام دوای ئەوە دیسانەوە بۆ بە ینی حاڵەتەکە دەرکەوتەوە پێویستە شوێنێکیان بۆ دیاریکرێ و شێوازێکی تەندروستن لەسەر ئەوەی بە تایبەتی لە وەرزی بەهاردا و ئێستا شەر هەیە لە نێوان شارەکان کاتێکە سەفەرەکەی گۆشتیان لەسەر شەقام لەسەر ڕێگە سەرێکیەکان داناوە هەندێکیان ئێستا دەستیان کردووە بۆی کە شوێنێکیان دروست کردو بۆ خۆیان بۆ ئەوەی کە لەڵێن تەپوتۆزی پێوە بێ و دووکەڵی سیارەی پێوە بێ ئەمانە تەندروستن ئێستا بەکاریان بێنین بەو شێوازێکە ئێستا شوێنیان بۆ کردوون لە دەرەوە نایفرۆشن. هەر گۆشتێک لەسەر بڕین خانەواتە لە کوشتارگەکانە پزیشکانی ڤێتەرنەری نەیبینن و پشکنی بۆ نەکەن تەندروست نییە بە دڵنیاییەوە ئێمە نازانین هەڵگری چەند زۆر نەخۆشیەکە ئەمە حاڵەتی یەکەم و حاڵەتی دوم ئەوەیە کە ئەو گۆشتی سەر جادەکەیە لە ڕووی ژینگەیەوە پاشۆڕێکی زۆر پیسیە ژینگە پیسەکان دووکەڵی سیارە تەپوتۆز خۆڵ هەموو ئەم شتانەچە بەسەر گۆشتەکەیە دوای ئەوە ئەم ینی بەڕاستی ئەمە گۆشتێکی زۆر ئاژەڵەکەی لە تەنیشتی خۆیان داناوەی تر خەڵک پێی خۆشحاڵێن ئەمە ئاژەڵێ و ئەمە سەریە بڕێت و ڕاستە خۆ ئەمانیات هەیە ئەوەکو شێوازێکی فرۆشتنە بەڕاستی وەکو ڕیکلامێک وایە بەکاری ئەهێنێ بۆ هەڵخەڵەتانی خەڵک و ئێمە لە ڕێ لیژنەکانی قایم قامێتەوە کە نوێنەرەکانی پزیشکانی ڤێتەرنەری و بەڕێبەتیەکانی تایە و بەتابەتی بەڕێبەتی ڤێتەرنەری سلێمانی ئەەکەم بۆ ئەوەی لەبەرەوەی پرسیارەکانم کاتم زۆر کەماوە هەل بۆ نمونە خەڵکی دیکە هەیە دەچێت ئاژەڵەکە خۆی ئەبینێ ینی بۆ منڵێ ئاژەڵم بۆ سەر ببڕا ئاژەڵەکەی بۆ سەر بڕێ ئەمە دروستە ینی ئێوەکو پزیشکانی ڤێتەرنەری لەوانەیە من ئەوەی کە بیست بێتم ئەم ئاژەڵە نەخۆشیێکی هەبێ تۆ بە چاو نازانی یا دواتر سێری گۆشتەکە زانێ دوو جار فەحسیەکەن پێش و دوای ئێمە پێش سەربڕین گۆشت پشکنی بۆ کرێ لە کوشتاگەی نوێی سلێمانی ئەوی لە قەرەگۆلە دوای سەربڕینیش کۆمەڵ ستافی پزیشکانی ڤێتەرنەری لێ پشکنینی بۆ کرێ دڵنییا نەبین 100% ئەو گۆشتە تەندروستە ناکرێتە بازارەوە تۆ ئەگەر بۆ خۆتی بکڕیت ئەبێ بچی لە کوشتارگەی نوێی سلێمانی لەوێ سەر ببڕێ یعنی بەڕاستی کارەساتە تۆ بچی گۆشتە بکڕی لەسەر جادە ئەگەر ئاژەڵەکە زیینوش بێ ئەو ژەهرە بەبێ ئەوەی بزانێ ئەو گۆشتە تەندروست یا تەندروست نییە چ زۆرە ڤایرۆس و بەکتریاکی تیاوەکو جەنابە ئاماژۆ پێکرد کە ئەمە بە چاو نابێنێ بچی دەرخوادی ماڵ و مناڵ و کەسوکار یا بەناوی خێر و لە کاتی ئێمە موشکیلەکانمان لەکەیە دەست پێکە کێشەکان لە کاتی جەژنی قوربانە بەناوی خێرەوە چی ژەهرێک دەرخوادی خەڵک بی ئەبێ لە ڕێی کوشتارگەی نوێی سلێمانی و لە ژێر سەرپێشتی پزیشکانی ڤێتەرنەری بکڕێ من داوا لە هاوڵاتیانەکەم بەڕاستی زۆر چەند جارێکی لەم بەرنامەی بەڕێستانەوە لەم کەناڵە جوانەوە داوام لە هاوڵاتیان کردو بە هیچ شێوە گۆشتی سەرجادە نەکڕن بەڕاستی ئێمە بە لیژنەکانی ڤێتەرنەری بە قایم قامەت بە پۆلیس بە ئاسایش دەرەقەتیان ناین بە شێوک لە شێوەکان خەڵک هەر ئەیکڕێ میکڕن بەڕاستی ئەوە ژەهرێکە دەرخواردی ماڵ و مناڵتانی مێت ئەکرێ بۆ نمونە تۆ ئاژەڵەکە بینی بە چاو مرۆڤی ئاسایی ینی ئەگەر پزیشکی ڤێتەرنەری نەبم من هەموو نەخۆشیێکی دیاری بکەم بە هیچ شێوەیەک ناتوانانی ئێمە وەکو پزیشکانی ڤێتەرنەری دوو پشکنینمان هەیە پشکنینێکیان بەچاو کەسێکن پێش دەربڕین پشکنینێکیان ئەندامەکانی جەستی ئەو ئاژەڵە لە جگەریەوە لە گورچیلەوە لە دڵیەوە لە ماسوولکەکانی لەشەوە یەک بێک پشکنینی بۆکەین ینی ئێمەش پێش سەربڕین هەندێک جار نازانین هەندێک جار لە دوای سەربڕین پشکنینی بۆکەین دوای ئەوە ئەینێرین بۆ تاقیگا یعنی بە چاو دەرناکەوێت ئینێ پارچێکی لێوەرەگرین سامپڵێکی لێوەرەگرین ئینێن بۆ تاقیگا ئەنجا بۆمان دەرەکەوێت کە گومانمان لێ هەبێ کە ئەو گۆشتە تەندروستە تەندروست نییە چۆن هاوڵاتێکی ئاسایی ئەتوانێت گۆشتێک بە چاو لەسەر جادە یان لاشێگەڵە ئەو گۆشتەکەی سوور و جوانە و هیچ کێشەی نیە ئەزانێ ئەمە هەڵگری ڤایرۆس و بەکتەریە من وەکو پزیشکی ڤێتەرنەری سێ جار ئەبێ پشکنینی بۆ بکەم پێش سەربڕین دوای سەربڕین لە ڕووی تاقیگەیەوە کە هاوڵاتێکی ئاسایی نایزانێت منیش نایزانم ئەبێت بە ڕێکارە تەندروستەکانیان بڕوا لەبەرەوە بە هیچ شێوەیەک گۆشتی سەرجادە تەندروست نییە بە شوێکی گشتیمە پەیوەندی بە هوشیاری خەڵکەوە هێوەیشتیش باسی کردیانی تۆ مریشکێک لەسەر کۆڵانەکان نەکڕی گۆشتێک لەسەر و بابەتە نەکڕی ئەمە سوود ناگەیەنی بە ئەندامانی خێزانەکەت ژەهراوی تریانەکەی بابەتەکە وادایم هەڵمەتانە بەردەوام بنێوش هاوکارمان بنۆ کوڕاکاندنێمە بە ئەرکێکی خۆوان هەستین و ئەم بابەتە بگەێنی نەمونە دەستخۆشیتان لێکم بەڕاستی
کارێکی زۆر پیرۆزە و ئێمەش لە خزمەتدانێ. زۆر سپاس لەشتان سپاس سا بۆ بۆ دکتۆر بەڕێستان. ماندوو نەبن حەزێتمانای بەڕێز دکتۆر بەرهەم جەلال پزیشکی بێتەنەری و ماستەر لە نشتەری گشتی ئاژەڵان. سپاس بۆ ڕێنمایەکانتان بەشداریتان. دا چینە لای تەوەری دووەمی بەرنامەکەمان لە تەوەری دووەمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر پرۆژەکانی وەزارەتی ئاودانکردنەوە و نیشتەجێکردنی حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە سەرەتای دەستپێکاربوونی وەزیری نوێی ئاودانکردنەوە و نیشتەجێکردن کۆمەڵێک پرۆژەی ڕاگەیاند و باسی هەندێک پرۆژەی نوێشی کرد کە بڕیاریان داوە لە هەرێمی کوردستان جێبەجێ بکەن و یەکێک لە بابەتەکانیانەوە بوو کە لە نێوان شار و شارۆچکەکانی باشووری کوردستان و هەرێمی کوردستان بە تایبەتی بکەن بە ڕێگەی دووسایید بۆ ئەوەی گرفتی هاتوچۆ بۆ هاوڵاتیان نەمێنێت و هەندێک لە پرۆژەکانیش ئێستا دەستیان کردوێتەوە بەکار و باس لە هەندێک پرۆژەی دیکەش دەکرا کە وەزارەت دەستی کردووە بۆ ئەوەی کە جێبەجێیان بکە. قسە دەکەین لەسەر پرۆژەکانی ئاوادانکردنەوە و نیشتەجێکردین و هەروەها باسێکیش لە پرۆژەی کە زۆر سەرنجڕاکێش بۆ هێڵی ئاسنین دەکەین. بۆ ئەمە بەستا میوانداری بەڕێز مەریوامەلە حەسەنمان کردووە کە گوتەپێژی وەزارەتی ئاودانکردن و نیشتەجێکردنە ڕاستەخۆ لە ستودیۆکانمان لە هەولێر لەگەڵمان نابێت. کاک مەریوان ڕۆژ باش، سەرەتا دەمەوێت بەو پرسیارە دەست پێ بکەم هەندێک لە پرۆژەکانتان لە ڕێگەوبانەکان ئەوەی کە ئێستا لە ناو هەرێمی کوردستان لە جێبەجێکردندان بە تایبەتی دووسایدکردنی نێران ڕێگەکانی شار و شارۆچکەکانی باشووری کوردستان لە چ قۆناغێکدان و هێندە بودجەتان لە بەردەستای ئەم پرۆژانە تەواو بکرێن جارێکی تیگە ڕانەگیرێنەوە؟ ئەو کاتەیەوە و بینێرانی گەلی کوردستان باش دیارە وەزارەتی ئاودانکردنەوە و نیشتەجێکردن لە سەرەتای دەست بەکاربوونی ئەم کابینەیە لە پلانی 4 ساڵی خۆیدا یەکێک لە پلانە استراتیجەکانی ئەو وەزارەتە بە دووسایدکردنی ڕێگا سەرچەکانی نێوان شارەکانی هەرێمی کوردستانە. لەم پرۆژانەژۆ پرۆژانەیەکە پرۆژەی زۆر استراتیژین و زۆر گرنگن بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و پرۆژەی دووسایدکردنی نێوان شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانە. لە سەرەتای دەستپێکردنی ئەم کابینەیە بەخۆت دەزانی سەرەتای دەستپێکردنی ئەم کابینەیە ئەو پلانێکەدا ڕێژدار لەسەر چوارچێوەی ئەو پلانانەدا بووە کە گرنگجی بە ڕێگاوبانەکانی هەرێمی کوردستان بدرێت. لە هەمووی گرنگتر ئەوەیە کە بە دووسایدکردنی ئەو ڕێگاوبانانان کە پرۆژەی استراتیژی زۆر گرنگی ئەم وەزارەتە بوونە، بەڵام بەهۆی قەیرانی دارایی ساڵانی ڕابردووە و دۆخی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بووەوە پرۆژەکان ڕاگیرا بوون. لەگەڵ دەستپێکردنی ئەم کابینەیە و پلانی وەزارەت ئەوە خرانە ڕوو کە سەرجەمی ئەو پرۆژانە بخرێنەوە گەڕ و کاری تێدا بکرێ و کاری خێراشی تێدا بکرێەوە بوو دەست بەس لە سەردانێکی مەیدانی جەنابی وەزیری ئاودانکردنەوە سەرجەم ئەو پرۆژانەی بەسەر کردەوە و لە پاڵ ئەم پرۆژە استراتیجیانە پلانی نۆژەنکردنەوەی خێرایی ڕێگاوبانەکان ڕاگەیەندرا کە لە ماوەی 90 ڕۆژدا نزیکەی 75 پرۆژەی نۆژەنکردنەوەی ڕێگاوبانەکان چۆ بواری جێبەجێکردن بە گوژمەی نزیکەی 45 ملیار دینار. ئەمە بۆ قۆناغی سەرەتای دەستپێکردنی ئەم کابینەیە پرۆژەیەکی زۆر خێرا بوو و دەست بە کاری تێدا کرا. و قۆناغی دووەمی نۆژەنکردنەوەکان کە ڕێگاکان نۆژەن بکرێنەوە بۆی هاوڵاتیان بە سەلامەتی تێدا هاتووە بکەن و بڕیار بوو لە سەرەتای مانگی چواری ئەم ساڵدا دەست پێ بکرێ، بەڵام خۆتان دەزانن لەگەڵ هاتنی پەتای کۆرۆنا و دابەزینی نرخی دۆلار و ئەو دروستبوونی ئەو قەیرانی کە بەسەر هەرێمی کوردستان داهات وە بۆ بودجەی وەبەرهێنان لە ئەنجومەنی وەزیران ڕاگیرا. بەهۆی ڕاگیرانی ئەم
بۆ جێش زۆربەی هەرە زۆری پرۆژەکانی وەزارەتی ئاوەدانکردنەوە ڕاگیرە بۆیە دوای بە دوای ئەوەی تۆزێک دۆخی دارایی یاخود بەشێک لە پرۆژەکان کە زۆر گرنگ بوون بە هەوڵی وەزیری ئاوەدانکردنەوە و نیشتە جێبەکردن جەنابیانەوە لەگەڵ ئەنجومەری وەزیران هەوڵێکی زۆر درا بۆ ئەوی بەشێک لە پرۆژەکان بەگەڕ بخرێنەوە لە ئێستادا ئەو پرۆژە استراتیجیانە بەشێکیان بەگەر خراونەتەوە و بەشێک لە ڕێگاوبانەکان کە زۆر پێویستن و هاوڵاتی هاتوچۆی زۆری بەسەرەوەکەن نۆژان دەکرێنەوە. کاک مەریوان پرسیام لەوە کرد بودجەتان هێندە لە بەردەستە بۆ ئەوەی کە ئەم پرۆژانە بەردەوامیان پێ بدرێت و جارێکی دیکە پرۆژەکان ڕانەگیرێنەوە؟ خۆم ئاماژەم پێکرد بودجەی وەبەرهێنان کە برێ بۆ پرۆژەکان ئامادەکرابێ ئەو بودجەیە ڕاگیراوە بەڵام بە هەوڵی ئەوەی کە جەنابی وەزیری ئاوەدانکردنەوە لەگەڵ سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەو پرۆژانێک کە زۆر استراتیژین یاخۆت ئەو پرۆژانێک کە زۆر پێویستن بچنێنە بواری جێبەجێکردن بڕێک پارە تەرخان دەکرێت و ئەو ڕەپارەیە بۆ ئەوەیە کە کار لەو پرۆژانە نەوەسترێ هەموو هەوڵەکان خراونەتە گەڕ بۆ ئەوەی ئەو پرۆژانە ڕانەوەستن. کاکمەری وانبا ڕێگە بە ڕێگە لێت بپرسم بۆ ئەوی کە هاوڵاتیان ئێستا بێگومان بەلایەنەوە گرنگکاری یەکەم لە ڕێگەی دووسایدی کەلار دەربەنیخان دواتر کەلار کفری دەست پێەکەم ئێستا دەستیان کردوتەوە بە کارکردن و کاریان تێدا دەکرێت وەزام لە 42 پرۆژەکەی ڕێگەی دووساید کەلار دەربەنیخان جێبەجێ کراوە. ئەم پرۆژەیە زەمانتان وەرگرتووە کە بەردەوام بێ بەلەبەری ڕێگەیەکی استراتیژی زۆر گرنگە و ڕۆژانە چەندی ڕووداوی هاتوچۆ لەو ڕێگەیە ڕوودەدات؟ بەڵێ بۆ پرۆژەی کەلار دەربەندیخان و کەلار کفری ئەو دوو پرۆژەی استراتیژی زۆر گرنگن لە چوارچێوەی ئەو پرۆژانن کە پێی دەوترێت پرۆژەی استراتیژی وەک لای جەنابتان و خەڵکی کوردستان ئاشکرایە لە ماوەی ڕابردوودا جەنابی وەزیری ئاوەدانکردنەوە بۆ ئەوەی ئەم پرۆژانە بخرێنەوە گەر چەندین جار سەردانی ئەو پرۆژانەی کردووە لە نزیکەوە ئاگداری چۆنێتی جێبەجێکردن و قۆناغەکانی جێبەجێکردنی ئەو پرۆژانن وا بوو لە ناوڕاستی مانگی نۆدا جەنابیان بە کۆنگرێکی ڕۆژنامەنووسی و لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسی ئەوەی ڕاگەیان کە بڕی 20 میلیارد دینار بۆ تەرخان کراوە بۆ پرۆژەی کەلار دەربەندیخان بۆ ئەوەی ئەو پرۆژەیە لە کار نەوەستێەوە هەموو هەوڵەکان دەخەنە گەڕ بۆ ئەوەی ئەو پرۆژانە ئەو پرۆژەیە ڕانەوەستی لە ئێستادا ڕێژەی جێبەجێکردنی یاخود ئەنجامدانی کار لەو پرۆژەیە گەشتۆتە 142 و زیاتریش تقریبەن و درێژی ئەم پرۆژەیە نزیکەی 1 کیلۆمەترە ئەمە خۆی لە خۆیدا هەموو هەوڵەکان بۆ ئەوەیە ئەم پرۆژەیە بچێتە بواری جێبەجێکردن و هەوڵەکان بخرێتەگەر بۆ ئەوی بتواندرێ لە ماوەیشی نزیکدا ئەوە کاری تێرا ڕانەوەسترێەوە کار تێدا بەردەوام بێ بۆی بکرێتە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بە نسبەت پرۆژەی کفری کە کەلار ئەو پرۆژەی دووسایدێکی هەم استراتیژی و هەم گرینگە بۆ ئەو دەڤەرە پرۆژەیەکی ئەو پرۆژەیە لە 185 کارەکانی تقریبان تەواو بووە و کاری شتێدا بەردەوامە. کاک مەریوان پرێژەی ڕێگەی دووکان ڕانیە چوار قورنا هەر ئەو پرۆژەیە لە پرۆژە گرنگەکانە کە لە ماوەی ساڵانی ڕابردوو ینی ئەو پرۆژەیەک نییە لەو کابینەیە بڕیاری لێدرابێت کە بچێتە بواری جێبەجێکردن ئەمە پرۆژەیەکە لە ساڵانی ڕابردوو لە کابینەکانی پێشووتر بڕیاری جێبەجێکردنی دراوە بەڵام بەهۆی قەیرانی دارایی و یاخود هەر هۆکارێشتر بێ و پرۆژەیە ڕاوەژیرا بوو بەڵام لەگەڵ دەستپێکردنی ئەو کابینەیە جەنابی وەزیری ئاوەدانکردنەوە خۆی سەردانی ئەو پرۆژەیە کرد و لە نزیکەوە سەردانی کرد لەگەڵ دروستبوونی دووبارە قەیرانی دارایی و پرۆژەیە وەستا بوو
بەڵام ئەمەش لە ماوەی ڕابردوودا جارێشتر سەر لە وەزیری ئاودانکردنەوە و نیشتەجێکردن سەردانی ئەو پرۆژەیە کرد و بەڵێنی بە بەڵێندەرانی جێبەجێکاری ئەو پرۆژەیەدا کە پرۆژەکە دەست بەکار بکرێتەوە و پارەی دیاریکراوە بۆ تەرخان بکرێت جێبەجێ بکرێتەوە لە هەمان کاتیش هیزۆب چوارخوڕنەما هەیە ئەمەش قۆناغێشترە ئەو پرۆژەیەش هەر ئەممان ڕۆژ بەڵێنی بە بەڵێندەراندا کە پرۆژەیە جێبەجێ بکرێتەوە ئێستا کاری تێدا دەکرێت و بە شێوەیەکی سەرکاری تێدا دەکرێت. کاک مریوان راپۆرتێکمان ئامادەیە لەسەر ڕێگاوبانەکان با پێکەوە بینێ و راپۆرتە بین و دواتر هەندێک پرسیاری دیکە هەیە ئاڕاستێ بەرەستان دەکەم. قیرتاوی شەقامەکە زۆرینەی لە یەکتری جیابۆتەوە زۆری نەماوە لە هەندێک شوێن ڕێگاکە بە تەواوەتی هەڵبوەشێت نێوانی ڕێگای قەرەداغ سنگاوە گرفتێکی زۆری بۆ شۆفێران دروست کردووە بەهۆی خراپیەوە. بەڕاستی ڕێگاکی زۆر خراپەوە مەترسیدارە بە تایبەتی لە کاتی زستانە بۆ شوەیەکە تەمومژایی بێت هەم ڕێگاکە لێ خۆتان بینیتیان ئەگەری ئەوەیە سیارە وەرگڕیان دەستی دەرچێت بۆ هۆی تەمەکەوە و هەروە ڕێگاکەیشمانی بۆ ئەمە زۆر دوور قسەتەوە بۆ شاری سلێمانی کاتین بە تایبەتی. نێوانی ڕێگاکە نزیکەی 50 کیلۆمەتر دەبێت و چاڵوچۆڵی بێشوماری تێدایە. گەیشتینە سەنگا و لێرە نزیکەی 100 گوند سەر بەم ناحێن کە دانیشتوانی زۆربەی گوندەکان گرفتی نەبوونی شەقامیان هەیە. هاتینە گوندی کچان دانیشتوانەکەی پێیان ڕاگەیاندی. خراپی هاتوچۆ بەهۆی نەبوونی ڕێگاوە بێزاری کردوون. با تۆزێک ئەم جادانەوە بۆ چاکات ڕێگاوانەکەمان خراپە ئێمە وەکو گوندی کشان ناو دیەکەمان هەمووی قڕوچڵپاوە تێکەڵ ڕێژمان نییە جادەکەمان خراپە ڕێگاوبانمان هەمی خراپە بۆ سنگاو بۆ چەمچەماڵ بۆ سلێمانی بۆ قاولکەرم بۆ دەربەنی خان بۆ کەلار ئەم جادەی سنگاو سلێمانی هەموو چوارسونەگە پێوە بەستراوە هەموو گوندی منتیقەی سنگاو جێگای ناو دیەکەمان هەموو قڕوچڵپاوە بۆ زتان حاڵمان نییە ڕێگامان خراپە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین چاوێکمان تیا بخشێنێت ئەم ڕێگاوبانەمان بەشکم بۆ چقی تاوکە بۆ چاوت تێگەڵە ڕێژ بکات یارمەتیەکمان بدەن خەڵکی دێ فەقیرە خەڵکی دێ یارمەتی کەمە وەختی خۆی ئێمە گشتمان پێشمەرگە بووین. گرفتی شۆفێران و گونشینانمان گەیاندە بەڕێوبەری ناحەیەی سنگاو ئەو ئاشکرای کرد چەند جارێک نووسراویان ئاراستەی یەکە کارگێڕەکانی سەر و خۆیان کردووە بەڵام وەڵامی پێویستیان دەست نەکەوتووە کە قیرتاوکردنی شەقامەکە ئاخۆکەی جێبەجێ دەکرێت. دیارە 100% من پشگیری هاوڵاتیانەکەم بە تایبەتی لەسەر کێشەی ڕێگاوبان ڕێگای سنگا و قەراخ دیارە ئێمە وەکو ئیدارە خەمخۆری بووینە نووسرامان ئاراستەی قایم قامت کرد و ڕەنگە لێش و بەرزکرابێتەوە بەڵام کە نەبووە ڕەنگە لەبەر قەیرانی دارایی بێت ڕێگای گوندەکانی من 100% لەگەڵیانم ئەوەی کە پێویست بێ ئێمە وەکو ئیدارە داواکارەکانمان بەرز کردو و داوامان کردووە بەڵام لە ڕێگای ئێوە من یەک داوایەک دەکەم بەڕاستی ڕێگاکانمان ئێمە کێشەی ئاو کارەبامان تا ڕادێکی زۆر باشە بەڵام ڕێگاوبانی ڕێگا سەرچێکانمان ڕێگای گوندەکانمان زۆر ماندووە زۆر هیلاکن ئەمش داوای ئەومان نەکرەوە کە قیرتاو بکرێت بەڵام هەر هیچ نەبێت تێکە لە ڕێژێک بکرێت ئەمەش پێویستی بە پارەیە بۆیە لە کاتی داوا لە وەزارەتی بە تایبەتی داوا لە وەزارەتی ئاوادانکردنەوە وەزاری شارەوانی دەکەم خەمخۆرێکی بەشی شارەوانەکانی ناحیەکان بن هەم لە ڕووی ئالیاتەوە هەم لە ڕووی سوتەمەنیەوە چونکە بەڕاستی چەقی بەستۆ هیچ پرۆژەیەکمان بۆ ناکرێت. وەرزی زستان لە پێشە هەر کە زەوی تەڕ دەبێت و بەر ڕێهێڵە و زریان و باران بارین دەکەوێت ئیدی ڕێگای هاتوچۆ لەم سنوورانە زۆر سەخت دەبێت. پرسیاری هاوڵاتی ئەوەیە ئاخۆ کەی دەبێت وەزارەتی ئاوادانکردنەوەی هەرێم خەمێک لەم مەملەکەتەی ئەمفال بخوات کە ڕۆژگارێک دانیشتوانەکەی زۆرترین قوربانیان لە پێناو ئازادی کوردستان داوە. داسیار محەممەد گەلی کوردستان ناحەی سنگاو. کاک مەریوان ئەوە ڕێگەی قەرەداغ سنگاو بوو کە بەو شێوەیە گرفتی هەیە نەکتە ناو ڕێگە لە هەندێک شوێنی دیکەی نێوان شار و شارۆچکەکان بۆ گوندەکانیش هەمان گرفتیان هەیە بەڕێوبەرایەتیەکانی ئەوەدانکردنەوە و نیشتەجێکردن گلەیان هەیە ئەڵێن بودجەی پێویستمان ناگاتە بەردەست ئالیاتی پێویستمان نییە تەنانەت هێندە بودجەشیان نییە کە گازیشی پێ بکڕن. چۆن هاوکاری بەڕێوبەرایەتیەکان شوێنەکانی دیکەکەن بۆ ئەوەی کە ئەگەر هیچ نەبێت نەتوانن لەم خەیرانی دارایە قیریان بۆ بکەن ئەو شوێنانە نۆژەنکردنەوەی ڕێگاکان بکەن یاخود چاوڕێژیان بۆ بکەن.
سەبارەت بە ئەو ناوچانە وەکو وەزارەتی ئاوەدانکردنەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی لە تواناماندا هەبێ بۆ خزمەتکردنی کەسوکاری ئەمفال و شەهیدان دەیخینە گەڕ و هەموو هەوڵەکانیش بۆ ئەوەیە کە هاوڵاتیان خزمەت بکرێن. سەبارەت بە راپۆرتەکەی جەنابتان کە ناوچەیەکی دیاریکراوی دەستنیشان کردبوو بۆ ئەوەی سەرنج بخاتە سەر ڕێگاکان و ڕێگای گوندەکان کە خۆیان باسییان لەوە کرد کە ئەوان کەسوکاری پێشمەرگەن و بەشێکی زۆریان شەهید و ئەمفالن. بەڕاستی ئێمە بۆ خزمەتکردنی کەسوکاری شەهیدان و ئەمفالکراوان درێغی ناکەین و هەموو هەوڵەکان دەخینە گەڕ بۆ ئەوەی خزمەتی کەسوکاری ئەمفالکراوان و شەهیدان بکەین. بەڵام خۆتان دەزانن لەگەڵ دەستپێکردنی ئەو کابینەیە و کابینەکانی پێشووتریش قەیرانێکی درێژخایەن و بەردەوام هەیە. ئەو بودجەیە کە بۆ نۆژەنکردنەوەی ڕێگاوانەکان دیاریکرابوون بودجەیەک بوو لە ساڵ سەرەتای دەستپێکردنی ئەم کابینەیە بودجەیەکی دیاریکرا بوو کە نزیکەی 45 میلیارد دینار بوو بۆ نۆژەنکردنەوەی ڕێگا سەرەکیەکانی کە هاوڵاتی زۆر پێویستی پێ بوو کەوتە بواری جێبەجێکردنەوە بە تەنفیز مباشر لەلایەن بەشێک لە بەڵێندەران جێبەجێکرا و بە شێوەیەکی زۆر سەرکەوتوو ئەو پرۆژەیە جێبەجێکرا کە ڕێژەی نزیکەی لە 95 بۆ 98 پرۆژەکان چوونە بواری جێبەجێکردن تەنها چەند پرۆژەیەک نەبیش ئەویش دیزاینیان گۆڕدرا. بۆ قۆناغی دووەم ئێمەوا بڕیار بوو قۆناغی دووەمی نۆژەنکردنەوەکان دووبارە جاریشتر نۆژەنکردنەوەی ڕێگابانەکان دەست پێ بکەین. بەڵام خۆتان دەزانن ئەو قەیرانی دارایی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆ تەنانەت حکوومەتی هەرێمی کوردستان توانای پێدانی موچەشی نەبوو بۆ هاوڵاتیان لەگەڵ ئەوە ڕێژەی دابەزینی نەوت و کەرەنتینەکردنی هاوڵاتیان و نمانی جم و جۆڵی بازرگانی هۆکاری شتری نەمانی بودجە بوو لە هەرێمی کوردستان. کاتێککە بودجەی بۆ بەرهێنان ڕادەوەستێ بۆ پرۆژەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە یەکی لەو پرۆژانە کە ئەو لەو چوارچێ بودجێ و بەرهێنان و بودجێ و بەرهێنانی وەزارەتی ئاودانکردنەوەش دەوەستێت. کاتێککە ئەو پرۆژانە دەوەستن ئێمە توانای کارکردن لەو پرۆژانەمان ناوێت. بەڵام ئەمە نەبووتە هۆکاری ئەوەی کە بەیەکزاری پرۆژەکانی ئێمە ڕابوەستی هەوڵەکانی وەزیری ئاودانکردنەوە هەمووی بۆ ئەوەیە کە سەرجەم ئەو ڕێگایانەی کە زۆر پێویستن بۆ هاوڵاتیانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هاوڵاتیانی ئەو هەرێمە جێبەجێ بکرێەوە بچنە بواری جێبەجێکردن. هەموو هەوڵەکان سەرکراونەتەوە ئەگەر بڕێکی کەمی پارەشمان لە بەردەستداوی بەڵام بخرێتە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. کاک مەریوان پرسیارم لەسەر پردی توەقت و پردی تەنگی سەید محەممەد هەیە لە پارێزگای هەڵەبجا چەند ساڵێکە بڕیار درا و پرۆژە جێبەجێ بکرێ و بەڵام تاوەکو ئێستا نەکەوتوتە بواری جێبەجێکردنەوە. پارێزگای هەڵەبجەش دەڵێن زۆر پێویستمانە. ئەو پرۆژەیە دەکەوێتە بواری جێبەجێکردن؟ وەک خۆت ئاماژەت پێکدا کە چەند ساڵێک بڕیاری جێبەجێکردنی ئەو پرۆژەیە درایە. دیارە لە سەردانی یەکی مانگ جارێشتر وەزیری ئاوەدانکردنەوە سەردانی پارێزگای هەڵەبجەی شەهیدی کرد لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسی ئەوەی خستە ڕووکە لە ئایندەیەکی نزیکدا بەردی بناغی ئەو پرۆژەیە کە پردی تۆ قوتەدا دەندرێتن و دەچێتە بواری جێبەجێکردن لە هەموو پارێزگای ئێستادا لە هەموو پارێزگای هەڵەبجا ملیارێک و 300 میلیۆن دینار دەرخان کراو بۆ دە پێگەی جیاوازی پرۆژە و ئەمەش بۆ خزمەتکردنی ئەو ناوچەی و هاوڵاتیان خۆی ئێمە پێمان وایە هەڵەبجەی شەهید پێویستی بە زیاتر خزمەتکردنە بۆ ئەوەی ئەم شارە لە زیاتر خەڵکی ئەو شارانە خزمەت بکرێن. بەڵام ئەو بڕەپارێکە لە بەردەستدای هەر ئەوەندە بۆ ئەوی بتواندرێ هیچ نەبێ ئەو پرۆژانەی کە خزمەتی هاوڵاتیان دەکە یاخود ڕێگای سەرەکی هاوڵاتیان بچێتە بواری جێبەجێکردن و نۆژەم بکرێنەوە. لەگەڵ ئەوەش جەنابیان ئەوەی ڕاگەیاند کە لە ئایندەیەکی نزیکدا بەردی براغی پردی تۆقوت دادەنرێت. ئەنی پرۆژەکە دەکەوێتە دواری جێبەجێکردنەوە.
کاتێک کە بەردیم ناقی هە پرۆژەیەک دادەندرێ بێگومان دوای بەدوای ئەوە بەچەند باشە کاک مەریوان پرسیار بکەم لەسەر هەندێک بابەتی دیکە کاتێک کاری تێدا دەکرێت دەچێتە خزمەت ببوورە لەبەر کات دەمێت زۆرترین پرسیارەکان بگێنم بابەتی هێڵی ئاستنین گەیشت بەچی من بابەتەکە بۆ شێوە پرسیار ناکەم کە لە هەندێک شوێندا لەوانەیەک بە تەنزەوە یان بە شێوازێک پرسیار بکەم بڵێن ئێمە جارێ ڕێگاوبانەکانمان نەکردو بێگومان ئەمە پرۆژێکی استراتیژی گرنگە بۆ هەوڵدان بۆ گەشەپێدانی ئابووری هەرێمی کوردستان ئەگەر بێت و تۆ ئێستا لە قەیرانی داراییبی دەبێت گۆمەڵی پرۆژەی استراتیژی گرنگ هەیە بیری لێ بکەیتەوە من بەو شێوازە پرسیارەکە ئەکەم ئەمە چ ڕۆڵێکی دەبێت بابەتە ئابوووریەکانی لێک دراوەتەوە کە ئەم پرۆژێ چەند کاریگەری دەبێت لەسەر گەشەپێدانی ئابووری هەرێمی کوردستان و هەنگاوەکانی گەشتون بەچی بەڵێ پرۆژەی هێڵی ئاسنین ئەمە پرۆژێکی استراتیجی زۆر گەورەی وەزارەتی ئاودانکردنەوەی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دیارە هەر پرۆژەیە کە دەچێتە بواری جێبەجێکردنی یاخود کە پێشنیار دەکرێت سەرەتای هەر پرۆژەیە پێویستە جەدوای اقتصادی و پرۆژەیە لێک بدرێتەوە تا چەند ئەو پرۆژەیە لە ڕووی ئابووریەوە خزمەت بە هەرێمی کوردستان دەکات یاخود ئەو پرۆژەیە کاتێک کە دەچێتە بواری جێبەجێکردن تا چەند گرنگجی هەیە بۆ خەڵکی هەرێمی کوردستان و ئەمە بەڵێ دیارە خەڵکی هەرێمی کوردستانی شایستەی ئەوەن کە هێڵی ئاسنینیا بێ و هاتوچۆ بە شەمەندەفەر و هێڵی ئاسنین بکەن دیارە ئێمە وەکو وەزارەتی ئاودانکردنەوە ئێستا لە قۆناغی دیاریکردن یاخود جەدوای اقتصادی ئەو پرۆژەیە داین هەر کاتێک جەدواکەی تەواو بوو ئەو کات بانگێشتی پرۆژە بۆ بەرهێنەرانی دنیا دەکرێت بۆ ئەوەی ئەو پرۆژانەی ئەو بە بەرهێنەرانەی کە توانای مادیەکانیان بێن لە هەرێمی کوردستان بخەنە گەڕ بۆ ئەوی بتواندرێ ئەم پرۆژەیە جێبەجێ بکرێت ئەو پرۆژەیە لەسەر بودجەی هەرێمی کوردستان جێبەجێ ناکرێت بەڵکو دەدرێتە وەبەرهێن لێ لە هەرێمی کوردستان وەبەرهێن لێرە پرۆژەکە جێبەجێ دەکات و دەخرێتە خزمەتی هاوڵاتی نێوان پارێزگاکانە برەیان تا سنوورەکانیش ئەگەیەنرێت کاک مەریوان لە سنوورەکانەوە دەست پێ دەکە بە بەشێک لە شارەکاندا دەبێت بۆ بەشێک لە سنوورەکانی تری هەرێمی کوردستان باشە دوپرسیارم لەسەر بابەتی نیشتەجێبوو نەبێت کاک پەریوان لەبەر کاتم کەم ئەگەر زۆر بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم هەندێک پرۆژەی نیشتەجێبوونتان دروست کرد هەندێک شوقەتان دروست کرد بەڵام خزمەتگوزاریان بۆ ئەنجام نەدراوە کە ئەو پرۆژانە دابش دەکرێت بەسەر خەڵکی هەژار و کەم دەرامەت و کرێنشینەکان و پرۆژە خزمەتگوزاریەکانیان بۆ جێبەجێ دەکەن ئازارێکی دەبێ بێمەوە سەر ئەمە ئەم پرۆژانە ئەو پرۆژە نین لەو کابینەیە بڕیاری لێدرابێ ئەم پرۆژانە بەشێکیان هی ساڵی 2012 لە کاتێک حکوومەتی هەرێمی کوردستان پارێکی زۆری لەبەردەستدا بووە دەتواندرا لە ماوەیەکی نزیک ئەو پرۆژانە جێبەجێ بکرێتن و بخرێتە خزمەتی هاوڵاتیانەوە بەڵام لەگە دەستپێکردنی ئەو کابینەیە جەنابی وەزیری ئاوەدانکردنەوە بۆ جارێکی تر سەردانی هەموو پرۆژانێک کرد کە یەکەی نیشتە جێبوون و بۆ کەم دەرامەتان و خزمەت بۆ بەشێک لەوانن کە کرێنشینن دروستکراون بخرێتە خزمەتیان دیارە لەگەڵ دەستپێکردنی و کابینێ خۆی سەردانی پرۆژەکانی کرد و بڕیاری دووبارە دەست بەکاربوونەوەی ئەو پرۆژانێک کرد چونکە بەشێک لەو پرۆژانە تەنها خزمەت گوزاریان ماوە یاخود قۆناغی جێبەجێکردنیان سەروی 1995 و 1990 بەشێکی زۆریان چوونە بواری جێبەجێکردن و کاری تێداکراوە بوو لە هەفتەی ڕابردوودا لە قەڵاتزێ 84 یەکەی نیشتە جێبوون بەسەر کەم دەرامەتان و ئەوانەی کە پێویستیان کرێنشینانن دابشکرا لە چوارچەوەی ئەو پرۆژانە بوو کە وەزارەتی ئاوەدانکردنەوە دووبارە بەگری خستبوونەوە چوونە بواری جێبەجێکردنەوە خزمەتی خرا خزمەتی هاوڵاتیان شێوازی دابشکردن و چۆنێتی دابشکردن و ئەمەشی لەلایەن جێبەجێکار ئێمەین وەکو وەزارەتی ئاوەدانکردنەوە دواتر ڕادەستی یەکە ئیداریەکان دەکرێت وە بوو لە فەرمانێکی ڕسمی فەرمانێکی وەزیری ئاوەدانکردنەوە ئەوە تێدا هاتووە کە نوێنەری کۆمەڵی کرێنشینانیش دەبێت لە کاتی دابشکردنی ئەو پرۆژەیە ئامادە بن
دیارە یەکەکانی نیشتە جێبوون نزیکەی 9,000 یەکەی نیشتە جێبوونە لەسەر تاسەری هەرێمی کوردستان لە هەولێر هەیە لە سلێمانی هەیە لە دهۆک هەیە لە زاخۆ هەیە لە کەلار و کفری و لەمانە لە هەموو یەکەی نیشتە جێبوون بڕیاری جێبەجێکردنی دراوە بەڵام بەهۆی قەیرانی دارایی و ساڵانی پێشووتریش ئەو پرۆژانە جێبەجێ نەکراون ڕاگیراون بەڵام بە پێی توانە هەر کاتێک کە دۆخی دارایی هەرێمی کوردستان جارێکتر باش بوویەوە ئەو پرۆژانە دەچنەوە بواری جێبەجێکردن و دەخرێنەوە گەڕ. زۆر سپاس بەڕێز مەریوان مەلا حەسەن گوتەبێژی وەزارەتی ئاودانکردنەوە و نیشتەجێکردنی حکوومەتی هەرێمی کوردستان سپاس دەکەین بۆ زانیاریەکان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستودیۆکانمانەوە لە هەولێر لەگەڵمان نەبووی. ژمارەیە گەنجی خۆبەخش هەن لە هەڵەبجە بەردەوام هەندێک کاری جوان دەکەن کە بە خۆبەخشی وێنەی هەندێک کار دەگرن و دواتر بڵاوی دەکەنەوە. یەکێک لەو بابەتانی کە کردویانە من ژینگە پارێزم کە تێکستێکی قەیسەری ئەمینپور بووە سالار فەتاح وەری جێراوە بۆ سەر کوردی و مامۆستا عوسمان محەممەد خۆی تەکسەکەی خوێنێتەوە و خۆی یەکێک بۆ لە ئەکتەرە سەرەکیەکانی ناو ئەو فیچەری کە ئێستا ئەیبینن و هەمان کاتیشدا خۆی دەرهێنەریشی بووە و وێنەگرتنی زریان سەلاح و موختەر حەبیب بۆ مۆنتاژیشی زریان سەلاح بووە بەرهەمەکان نردۆ بۆ گەلی کوردستان بابەتێکی سنجڕاکێش و جوانە لەسەر ژینگە پارێزەکان بابینەری بین. من ژینگە پارێزم هەمووان منە ناسن بەڵام کەس تا ئێستا شتێکی دەربارەی من نەنووسیوە. شاعران و نووسەران دەربارەی گوڵ و دار و درەخت دەربارەی جۆگاوەکان تافگە و شینایەکان شیعریان نووسیوە بەڵام گەرکەمێ ورد سەرنج بن ئەتوانن لە ناو دار و درەخت و باخچەکانە لە کەنار و جۆگە ئاو و شەقام و شۆستەکانە بمبینن لەوانەیە حەقی خۆیان بێت تا ئێستا شیعرێکیان لەسەر نەنووسیوە. ئاخر کێ ئامادەیە قەسیدەیەکی جوان بۆ زبڵەکان بڵێ بە پارچە پەخشانێکی ناسک باسی خۆڵە عەمەلەکان بکە. بەڵام خۆ من زبڵ نیم، من زبڵ ڕێژم، من ژینگە پیسکەر نیم، ژینگە پارێزم. ژینگە پارێز واتە ئەو کەسەی کە چڵک و پیسی پاک کاتەوە کەواتە هەموو خەڵکی ژینگە پارێزن هەر لە داراوە تانەدار دەوڵەمەند یا هەژار لە ژیاندا شتێک پاکەنەوە. بۆ نمونە هەموو کەس ڕۆژانە دەست و دەم و چاوە شوا و پاکیەکاتەوە قاپ و جل و بەرگ و سفرە و ناوماڵەکانیان پاکەنەوە. پزیشکێکی دەمودان کە دانەکرم خواردۆکانی خەڵک هەڵدەکێشێ و ددانەکانیان پاکاتەوە. فێرکارێک کە گەت گەردی نەزانی لە مێشکی مناڵێک بەزانین دەرەکە. کەواتە جیاوازی چییە؟ هەرێکێک لە ئێمە پیسیەک پاکەینەوە. پاکشکەرەوەکان پایە بەرزن، جێگای ڕێزن. ئەگەرچی خەڵکی تەنها خۆیان و ماڵەکانیان پاکەنەوە، من لەوان زیاتر کۆڵان و شەقامەکانی شاریش خاوێنەکەمەوە. ئایا کەسێک تەنها کارەکانی خۆی ئەنجامەیە ئەو کەسە بەرز و پایەدارە یان ئەو کەسەی کە کاری کەسانی تریش ئەنجامەیە؟ کە خەڵکی تر چەند ڕۆژێک کار نەکەن زبڵێکی کەمترە کەوێتەوە. بەڵام من ئەگەر چەند ڕۆژێک دیار نەبم ژیانی خەڵکی بە زبڵدا پۆشرێ. من نازانم ئەگەر کارەکان لە ڕێی سوودەکانیانەوە نرخیان هەبێ کاری چ کەسێک لە کاری ژینگە پارێز بەسوودترە. کاری کەسێک بە نرخترە کە هەموو شتەیەکە بە زبڵ و شەقام و کۆڵانەکانی لێپڕەکە یان کاری ئەو کەسێک کە دێ شەقام و کۆڵانەکان لەو زبڵانە خاوێنەکاتەوە. من نازانم کەسێک باشەکە کاری خەڵک ئاڵۆزەکە یان کەسێک کە کاری خەڵک ئاسانەکە. خوێندەوارەکان کتێب و پەڕە نووسراوەکانیانەکەن بە زبڵ و منیش کۆیانەکەمە و دووبارە ئەیانکەمەوە بە کتێب و دەفتەر.
من پایزان گەڵاڕا ماڵم و زستانانیش بەفر هاوینانیش دەشۆمەوە و بن باخچەکان خاوێنەکەمەوە بۆ ئەوەی هەمیشە بەهاریان بێ من ژینگە پارێزم من و ئاو و خۆرەتا و با هاوڵی یەکترین هەمومان ژینگە پارێزین بەڵام نازانم بۆچی هەندێک کەس خۆیان لە ئێمە لە لابە نرخترە و ئێمە لە خوار خۆیانەوە بینن من ژینگە پارێزم ئەگەر لە نیوەی شەوە یا لە تاریکی و لێڵی بەری بەیانیان نیشانەیەکی هات و چۆتان بینی کاجوڵایەوە ئەوە منم بەرگی تایبەتی کارکردنم لە بەرایە و خەریکی خاوێنکردنەوەم من هەموو ڕۆژێک ئەچمە بەردەرگای ماڵان و زبڵەکان کۆکەمەوە خۆزگام توانی دڵی خەڵکیش بشۆم و گسکم لە زبڵەکانی ناو ناخیان باە بۆ ئەوەی خۆیان لە کەس بە گەورەتر نەزانن ئەو کەسانی کە خۆیان لە خەڵکی بە گەورەتر زانن وەکی سە زبڵێک دێنە بەرچاوم بەس چییە ئەوەیە بڕێیا ڕۆن ئەو جۆرە کەسانی کە خۆیان لە خەڵکی بە زیاترە زانن هیچ نین تەنها کارخانی بەرهەمهێنانی زەبڵن ئەو جۆرە کەسانی کە لە چاوتروکانێکە باخچەیەکی سەوز ئاوێکی خاوێن گوڵێکی جوان میوەیەکی تازەگەی و نانێکی گەرم ئەکەنە زەبڵ ئەترسم ڕۆژێ بێ گۆی زەوی وەکو کیسە زەبڵێکی مەزنی لێبێ ئەو سایتر من هیچم لەدەست نایەت ئەگەر ئەو ڕۆژە بێ ئەوسا بێژینگە پارێزێک لە مەریخەوە بە کەشتیەکی خۆڵ ڕێژی گەردوونیەوە بێ و گۆی زەوی هەڵگرێ و بیبا و فڕی باتە ناو کوورەکانی خۆرەوە تەوەری سێمی بەرنامەکەمان باس لە بارەی کچێک دەکەین یاخود چیرۆکی سەرکەوتنی کچێک لە یاری هونەری بەرگری تایکواندۆ لە ماوەیەکی کەمدا توانوێتی بگات بە پشتێنی ڕەش کە ئەمە دواترین پلەیە لە هونەرە بەرگریەکانە توانوێتی بەدەستی بهێنێت تەمەنێکی منداڵیشی هەیە بەڵام توانێتی و بابەتە دەست بێنە ئێستا چاوی لەوەیە دەستگرۆیی بکرێ هاوکاری بکرێ گرنگی بە بارەکانی بدرێت بۆ ئەوەی کە ئەم پاڵەوانەمان هەیە بێتە پاڵەوانێکی جیهانی لە سەتاسەری جیهاندا کورد شانازی پێوە بکات بتوانین ئەم ئەستێرانە دروست بکەین پێویستیان بە چی هەیە چۆن دەستگرۆیی بکرێن و چۆن هاوکاری بکرێن لە هەمان کاتیشدا بابەتێکی دیکەی سنجڕاکێش ئەوەیە کە خێزانەکەی زۆر پاڵپشت و هاوکاری بوون نانوتووە لە هەندێک کەس لە هەندێک خێزان لە هەندێک دایک و باوک دەڵێن بابەتە پەیوەندی بە تۆ نییە ئەمە هونەری بەرگری زیاتر بۆ کوڕانە یاخود ئەمە هونەرێکی توندوتیژە نابێت کچام بچێ بە دەوریا بەڵام دایک و باوکی کە سەرەتا منداڵەکە حەزی لێ بۆ ئەوان پاڵپشتی بوون تا گەشتووە بەم قۆناغا خێزانێکی جوانم لەگەڵای هەردووکیان پێکەوە ئانیا ئەندریاس کە یاریزانی تاکۆندۆی و خاوەنی پشتێنی ڕەشە و لەگەڵ دایکیشی بە یارمەتی هاتوون لێرە ڕۆژ باش و بەخێر بێن کە قسەم لەگەڵاکردن بە تەلەفۆن بەس قسەم لەگەڵاکردن سەرەتا ڕۆحێتێکی زۆر جان هەنی هەستم کرد کە هاوڕێیەتی لە نێوانتانە هەیە هەر قسەمان کرد لەسەر ئەوەی کە ببورن ئەمڕۆ لەوانێ باڵانس نەبم لەبەرەوەی کە کاتەکە وەکو یەک دابەش بکەم کە ئێمە زیاتر فۆکسمان لەسەر بەهرەکەی ئانیاخانە بەڵام لە هەمان کاتیشدا پێمان خۆش بوو بەیانخانیش لەگەڵمان نابێ بۆی قسەیەکمان بۆ بکات لەسەرەوەی کە چۆن دایکان و باوکان ڕێگە بدەن مناڵەکانیان خۆیان بەهرەکانیان بدۆزنەوە بەرۆ لەوانێ باڵانس نەبم لە کاتەکەیە زیاتر کات بە ئانیاخان بم پێم خۆش بوو بەڕێزیشتان بەشدار بن بۆ ئەوەی ئەو پەیامە بگەێنین دایکان و باوکان ئانیاخان ڕۆژ باش و بەخێر بێن لە دووتان قسەی بکەین لەسەرەوەی کە چۆن ئەم بابەتت هەڵبژار یاری ئەم یاریەت ئەم وەرشەت هەڵبژارد پیان نەوتی ئەمە پەیوەندی بە کچان و ژنانەوە نییە ئەکید سەرتا سڵاو کاگڕێبین سواز بۆم هەلا منانیام کچە تایکواندۆکاری ینی نەورۆز لە سلێمانی نزیکەی 4 بۆ 5 ساڵ یاری تایکواندۆکەم و لەم چەند مانگەیە خێرتوانیم لە تاقیکردنەوەی پشتێنی ڕەش سەرکەوتوو بم من هەر لە مناڵیەوە حەزێکی زۆرم بۆ یاریەکە هەبووە سەرەتا زۆر تایکواندۆم نەناسیوە زیاتر یاریەکانی ترم ناسیوە بەهۆیەوەی کە تایکواندۆ کەمتر ناسێنراوە بەڕاستی لەلایەن میدیا بە تایبەتی
من هەر لە مناڵیەوە حەزێکی زۆرم بۆی هەبووە لە تەمەنی 11 ساڵیەوە دەستم پێ کردووە و قۆناغ بە قۆناغ ڕۆشتم تاوەکو گەشتوم بە ماسی ئێستا. لەم ماوە کەمەیە زۆر نەبوو ینی ڕیکۆردێک نەبوو کە بتوانی بگەی بە پشتێنی ڕەش لە ماوەی 4 ساڵا بەدەستم هێنا بۆ من هێشتا هەستەکەم درەنگە لەبەرەوەی کە من هەوڵی زۆر جددیم ما هەوڵی زۆر باشم ماوە سپاس بخوا ماوەکەی باشەوە تا زۆر ئەم هوەرە یاخود بڵێم هوەری بەرگریە یان ئەم وەزشە هەندێک کەس دەڵێن بۆ کچان و ژنان نییە ئەمە بابەتێکی تونند و تیژە پێویست ناکە کچان و ژان بچن ئەم یاریە بکەن. بەڵێ بەڕاستی وکەوەی بێتە سەرەوەی یاریەکە هەندێک جار لە کاتی تەمرین ستایلی ئافرەتانە بۆ ئەم یاریە گونجاو نییە بۆی کە ناسراوە ئافرەت هەموو کات حەزەکە جوان دەرکێت ڕێک دەرکێت ڕێک پۆش دەرکێت بەڵام ئەم یاریە ئەوەی بەڵێ ئەم یاریە هەموو کات ئەوەی ناوێت یان لەگەڵی ناگونجێ. ئەکید منیش زۆرم پێوتراوە کە ئەم یاریە کوڕانەیە یان تۆ چۆن ئەم یاریت پێکرێت توانێت جستەی تۆ لەو بەو ڕادێنیە کە بۆ ئەم یاریە بگونجێ بەڵام سپاس بخوا من قەت گوێم نایەوەتێ و تاوەکو ئێستا هەر بەردەوام. نووسەتی خۆتش لە پارێزی و ئەتوانی ینی ئەم وەرزشەش بکەی وانە گرفتت نییە لەو بابەتەیە ئەمە کەسێک بوو تەرجیعی کردی یان بەهرەی خۆت و حەزی خۆت بوو من حەزم لێتی وچم لەو یاریا بەردەوام بوو بەهرەی خۆشم بوو. ینی بابەتەکەەوە نەبوو بڵێن چاولێکەری لە کەسێک کە یان شتێک بۆیان هەر لە مناڵیەوە حەزم بۆ یاریەکە هەبووە هەوڵیشم ماوە کە بەست لە تەمەنی 11 ساڵیەوە دەستم پێکردەوە. باشە کێ هەندەرت بووە کێ پاڵپشتت بووە لەوە گەشتی بە پشتێنی ڕەش؟ ئەکید یەکەم و گەورەترین هاندەر بۆ من حەز و خۆشەویستیم بۆ یاریەکە دواتریش دایک و باوکم کە هیچ کات ڕێگر نەبوون لە بەردەم من و لە بەردەمم حەزەی من هەموو کاتێکیش لەگەڵم بوون لە هەر شتێک لە هەر پاڵەوانێتێک لە هەر چالاکیەک لەم یاریەیە. ئەفوو ڕاهێنەرەکانتان ڕاهێنەرەکەم بەڵێ مامۆستا بەختیار کە ڕاهێنەرێکی ماندوونە ناس هەموو کات لەگەڵمان زۆر هیلەکێک لە پاڵەوانێتەکانە کە ئەنجام لە پاڵەوانی تیپار کە پلی یەکەمم لە کێشی 56 بەدەستێنە. لە ئاستی کوێ بۆ پاڵەوانێتە؟ لە ئاسی کوردستان. لە ئاسی هەموو کوردستان؟ بەڵێ پلی یەکەمت بەستێنە پیرۆزە سەرکەوتوو بن دواتر دەچمە سەرەوە ئەنجامانەی کە بەدەستت تێناوە هەر لە یانەی نەورۆز بووی هەر لە سەرتاوە؟ هەر لەوێ دەستم پێکردو و تا شەر لەوێ ئەبم. بڕیارەتی ئاوین تاات کردوەوە کە تا لێوەبی بەیان خار ڕۆژ باشێوەش بەخێر بێن قسێک لەسەر ئەو بابەتە بکەی کە هەندێک جار دایکان و باوکان زۆر تەداخل لە منداڵەکانی ئەکەن خۆوایانی لەوانەیە هەندێک بابەت هەیە پەیوەندی بە تەمەنەوە هەبێت دایک و باوکە بێ هاوکاری بن بەڵام ئەو باڵانسی دایکان و باوکان چۆن بیپارێزن ینی بۆ نمونەت و ئایا یەکەم ڕۆژ کە هات پێیوتی منەچم یاری تایکواندۆەکەم ڕەدەفعلە چی بوو نەتوت نەخێرەوە بۆ کچان نابێمەوە چۆن ئەم باڵانست پاراز کە بڵێ کچەکەمە بەهرەی خۆیەتی لە هەمان کاتیشدا منە بێ ڕێگەیشی ڕاستی پێپشان بە زۆر ڕاستە سەردا دەستخۆش بۆ ئەم دەرفەتە کاگرەبین هەڵبەتە ئێوە پێشەنگ بوون هەمیشە و ئەمەش سوپاسێکی ئەوێ بۆ دەرخستنی ئەو ئەستێرانە و ئەو ئەستێرانی کە خولیا و خەونەکانیان خسۆتە سەرشانیان و ڕێیان گرتووە ئێوە وەک میدیا و بە تایبەتی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان مای شانازین و جێگەی سوپاسن هەمیشە هەڵبەتە لە دەستپێکی دروستکردنی مرۆڤ ئەخت کەسایەتی مرۆڤ تاک لە کۆمەڵگایە چاندنی متمانە زۆر گرنگە کاگڕێبین لەو منداڵە ئەمەش لە سەرەتای گەشەکردنی عەقڵی و فکری ئەو مناڵە و لە پەروەردەکردنێکی تەندروست و سەلیمدایە ئەمەش دەستپێکەکەی لە دایکەوە و لە خێزانەوە دەستپێکە و باوک دەزانی ینی زۆر گرنگە کە تۆ بتانی ئەو متمانەیە بچێنی لەو منداڵەیە کەوا بکات شتێک کە خۆی قەناعەتی پێیەتی ئەو لە دوجار واد لێ بکە قەناعەتت فێ بکە کە ئەم شتە پرسیارەکەم بابە تۆزێک ڕوونتر بیکەم ئێستا ئانیا بۆ من 11 ساڵ بۆ کاتێکەوتێتی منەچم بۆ تایکەواندۆ تۆ نەتوت لای خۆت بڵێ ئەمە ئەم هوەرە لای خەڵکەڵێن بۆ کەچ نابێ خۆی مناڵە لەوانەیە نەزانێ با من ڕێگەی ترپشان چونکە زۆر جا دایکان و باوکان واڵێن ڕاستە جا هەڵبەتە سەرەتاش من کە ئانیا ینی ئەم بڕیارەیدا لە مارەسەکردنی ئەم وەرزشە یاخود ئەم جۆرە وەرزشەی کە زیاتر با بڵێن لە ڕەگەزی
بەرامبەرەوە نزیکە هەڵبەت من وەکو فکری سەرەتایی ڕویایەکی دژم هەبوو بە و تا ڕادەیەک بربەستیەکە بوو لە ئەفکار و لە مێشکی خۆما بەرامبەر بە یاریەکە بە تایبەتی وەکو دڵی دایک ڕەنگەوە نییە زیاتر وتبێتم ڕەنگە ئازارێک یا توندوتیژیەک یا شتێکی بەرامبەر بکرێت زیاتر لەم ڕوانگانەوە بووە بەڵام ویست و ئیسراری ئانیا و عەزیمەی ئانیا لەسەر ئەو خەونەی کە هەیەی و لەسەر لەو ڕێگەی کە هەڵی بژاردووە وای کرد کە من نەک هەر ڕێگر نەبم بگرە پشگیر بم و هاوکار بم بۆ ئەم ڕێگەی کە هەڵی بژاردووە هەڵبەتە ئەمەش ئەوەی پێگەیاندم کە ئانیا توانیمە ئەو متمانەی تیا بچێنم کەوا بکات قەناعەت بە من بکات کە ئەم یاریەکە پەروەردەیەکی دروست بووە بزەبت توانیمە من ئەو متمانەی تیا بچێنم کە ئەو متمانەی بەخۆی هەبێ کاتێکە ڕێگەیە کەڵە بژێرێ یاخود خولیایەکی هەیە بتوانێت قەناعەت بە من و دەوروبەر و خێزان و کۆمەڵگەکەش بکات کە ئەو ڕێگەی مادەم مەشروعە مادەم پێچەوانەی سروش نییە کاتە ئێمە ئەبێ پشتگیر و هاوکار بین کردووە بۆ نمونە لە مەسلەی خوێندنی و بابەت و هەموو دایکێک طبعاً حەز ئەکات مناڵەکەی زیاتر بەلای گەشەی عەقلی و ئەوە نییە خوێندنەوە و کتێب و چوزانم کار چەنە ئانیا ماشەڵڵا ئێستا یعنی هاوڕەیەکی باشی کتێبە یعنی لەگەڵ ئەوەیشی کە یاری تایکواندۆکە مارسی چەند خولیایەکی تریژ ئەکات لە مثلا مۆسیقا و بڵم چوزانم وێنە کێشان و کتێب خوێندنەوە یعنی خۆی لە یەک شتانە بینیوەتەوە ڕاستە ئەمە خولیا سەرەکەکێتی بەڵام لەگەڵەوەشا ئەو هێنانی کە من هەمە ویستم بووە بۆی باڵانسێکی ڕایگرتووە چەند پاڵەوانتی بەشداریت کردو ئەنجامەکانت چی بوون؟ بەڵێ بەڕاستی بۆ پاڵەوانێتی کەمترین پاڵەوانێتیم بینیەوە بەداخەوە کە بۆ شێوەیە لەبەرەوەی کە لەم ئەخیرانە لەم ساڵانی ئەخیر کەمترین گرنگی پێدان هەبوو بۆ یاریە فەردیەکان زیاتر گرنگیدان بۆ یاریە جەماعیەکان بووە یاری تایکۆندۆ یاریکی فەردیە بۆیە لەم ساڵانی ئەخیر کەمترین پاڵەوانێتی چەند پاڵەوانێتی بەشداریت کردووە؟ وەکو پاڵەوانێتی گەورە دوو پاڵەوانێتی بەڵام پاڵەوانێتی دۆستانم بینیوە یان چۆن بوون؟ ئەنجامەکان باش بوون سواز بخوا پلەی یەکەم و دووەم پاڵەوانێتێکە پلەی یەکەم لە پاڵەوانێتێکی تر پلەی دووەم لە ئاستی کوردستان بووە؟ بەڵێ چەند یاریزان و چەند یانە بەشدار بوون لە یادت ماوە؟ لە یادم نەماوە بە تاواتیان بە عەدەدێکی دیاریکرا و بەڵام زۆر ینی لە زۆر شارەوە هاتبوون زۆر بەتوڵێکی گەورە بوو پارساڵ کرا ئەم ئەنجام دەدانی پاڵەوانێت ینی ئێستا تۆیکێکی لەوانی کە خۆت وتتەوە اینەکە ڤیددیۆکەی کە پیشاماندا پاڵەوانی کوردستان بوویت دەرفەتت بۆ نەرخساوە بچیت لە دەرەوە بەشداری پاڵەوانێتی بکەیت؟ بەڵێ بەڕاستی لە ئێستا هەمە چاوەڕێی پاڵەوانێتێکی ناو خۆشین کە بۆمان ناکرێت چ جابگابەوەی کە خەون بە پاڵەوانێتێکی دەرەوە ببینین هەر ناکرێت نەبوونی پاڵەوانێتی لێرە بۆ ئێمە شتێکی ناخۆشە لە بەرەوەی جۆرێک لە ساردبوونەوەی یاریزان یان وازهێنانی یاریزانی لەکەوێتەوە ئەو یاریزانە بیر لەوا کاتەوە ئایا تەمرینکردنی زۆر هەوڵانی زۆر لە کاتێکە ئەنجامێک نییە یان دەستکەوتێک نییە چ سوودێکی هەیە بۆیە لێرە نەبوونی پاڵەوانێتی ئەمی باشە من هەندێک جار تیمەکانی ئەوی کە لە یادم بێ سەی سادق خوڕماڵ ڕانیا ئەوزان هەر تیمیش لە ناو سلێمانی هەندێک جار دەچوون بۆ بە تایبەتی بۆ ئێران و بۆ تورکیا بۆ هەندێک پاڵەوانێتی ئەو دەرفەتتان بۆ نەڕخسێنەوە نەخێر تاوەکو ساڵانی 2015 زۆر بوو ئەو پاڵەوانێتیانە هی دەرەوەی عێراقی ناو عێراق منتەخەبی عێراقی بەڵام لە ئێستاە هیچ نییە لە ئەستی عێراقیش هیچ پاڵەوانێتێکتان بۆ نەکراوەتەوە؟ نەخێر لە خۆت ڕابینی ئێستا گەر پاڵەوانێتێکی ئاستی ڕاوکرێتەوە بی بە یاریزانی هەڵبژاردەی عێراق؟ ئەکید لە خۆم ڕابینم بەڵام کە نەکرێت ئەو متمانەیەش بەڕاستی وردە نامێنێت چونکە تۆ پرسیار لە خۆتەکەی نایوادانی تۆ زۆر گەورەتر بی لەو بابەتانە بەڵام چی بکرێت بۆ ئەوەی کە ئەم متمانەی تۆ بەردەوام بێت و ئەم بەهرانەی تۆ زیاتر گەشەی پێ بدرێت هەوڵی جدی بیرێ بۆ یان کەسانی کە بەرپرسیارن لەم ڕێخستنی پاڵەوانێتی هەوڵی جدی بن بۆ مەسەلەکە چیتر ئەو توانایی ئێمە یەکێتی یاری تایکۆندۆکانمان هەیە ئێمەوانە لە کوردستان یەکێتیە چی ئەکاتیان بۆ پاڵەوانیتان بۆ ناکاتەوە لە ئاستی عێراقا بۆ پاڵەوانێتی ناکرێتەوە بۆ ئەم ساڵ ڤایرۆسی کۆرۆنایان کردە بیان و بۆ شتە بەڵام لە کاتێکە بەڕاستی ئێمە ئەبینین کە یاریەکانی تر پاڵەوانێتیان بۆ کراوەتەوە هیچ کێشەیەکی شیان نییە ڤایرۆسی کۆرۆنایان کردە بیان و بۆ ئەو شتە بۆ ساڵانی پێشوش باری دارایی و مەسەلەی خرج نەکردنی مەصرفی پاڵەوانێتیەکانیان کردە بیان و بۆ ئەنجام نەدان
ئەمە لە نێوان تۆ خۆت و هاوڕێکانت ساردبوونەوەیەک دروست نەبووە لاتان بۆ بەشێکیان دروست بۆ بڵێ بەڵام بۆ کەس هەیە من وازی لە یاریەکەی بەڵێ. نەبێ بەڵێ وتت بەس بۆ من نا نەخێر بۆ من بۆ چ جیاوازیەکەی لەبەرەوەی من خۆشەویستێکی زۆر و حەزێکی زۆرم بۆم یاریە هەوێ هێشتا هیوای ئەوە ماوە کە خەونەکەم بێتە دی یاریزامان هەیە ئێستا بۆ نونە هاوڕێی تۆ بێت و هەستت کرد بەیانی لە ئاستی توایە بەڵام ئەوەندە پاڵەوانەتی نەکراوە نەشت نەکرایەوە ئیتر سار بوویەوە وازی لێ هێناوە بەڵێ هەیە بەڵێ زیاتر لە دانەیەکیش زیاتر یاریزانێکیش هەیە کە سارد بوونەتەوە و چیتر نیانەوە گرنگی پێدانیان بۆ مەشق و ڕاهێنان نەماوە بەڕاستی یاری ئەمە مەشروعی پاڵەوانی خەڵکی زۆر گەورە و هاوشێوەی تۆمانمان هەیە بەڵام چۆن بتوانین ئەمانە گەشیان پێ بدەین بابەتەکە لەسەر ئەوەیە بەڵێ یعنی هیچ گرنگی پێدانێک نییە هیچ ئەوەیەک نییە تەواو بەهرەکانمان توانەکانمان وەلانراوە بڕاستی باشە هەندێک جار هەیە لە ناوەندەکانی خوێندن ینی ئەگەر کەسێک بەهرەیەکیشی نەبێ ناوەندەکانی خوێندن دەستگرۆیە کرێ و هاوکاری ئەکرێ ئەی ڕۆڵی پەروەردە لەگەڵ ئێوە چۆن بووە هیچ ڕۆڵەکان نەبوو لەگەڵمان هیچ تۆ لە خوێندنگاکەی خۆت هۆکارێک نی بۆ گەشە پێدانی بەهرەکەت وانێ وەزشتان هەیە مامەسای وەزشتان هیچ گرنگێکی پێ نایرێ وانی وەرزش و وەرزش لە وڵاتی ئێمە هیچ گرنگێکی نییە بەڕاستی بەتایبەتی لە خوێندنگە تیمام زیاتر بە یاریە جەماعەکان بن کەمتر دەرفەتی مامۆستاکەش و کاتی هەبێ کە بچێ بۆ نونە زۆرترین ئێتیمان بۆ یاریە جەماعەکان لەم ساڵانە بەداخەوە ئەی لە ڕووی یانەکەت ینی یانەکە خۆت یانەی نەورۆزێکێکە لە یانە هەرە باشەکانی کوردستان ئێستەوە ینی هەنگاو بە هەنگاو شتی گەورەی کردو تایبەتی ساڵی ڕابردوو کە لە تۆپی پێشە کە یاریەکە وکو خۆتەڵی زۆر گرنگی پێدرێ پاڵەوانی کوردستان بوون یانەکەتان چەند هاوکارتن ڕاهێنەرەکانت چەند هاوکارتن چۆن هاوکاریان نەکردون بۆ ئەوی کە ئەمە کۆمەڵێک یاریزانی بەو شێوە باش هەیە کە بتوان ببنە نەجمی گەورە بۆ ڕاهێنەر مەسلەی ڕاهێنەر ئێمە ڕاهێنەرەکەمان زۆر هیلاکماندووە بێ لەگەڵمان بەڵام ئەوە گوتم یەکەم جار خرج نەکردنی مەسرفاتی ئەو پاڵەوانێتیان کردە بیان و بۆ ئەنجام نەدانی دواتر ڤایرۆسی کۆرۆنایان کردە بیان و بەڕاستی ئمە بۆ ئێمە ناخۆشە بۆ لە ئاستی سلێمانیشە پاڵەوانێتێک بکرێتەوە شێوازێکی لەو شێوەیە ئەوش ناکرێت ئەوەش ناکرێت دۆستانەکانیش ناکرێت ئێستا دۆستانەکە تیمی دیکە هەیە لە یانەکانی دیکە بۆ ناو شاری سلێمانی تیمی بەڵێ بێجگەلانی نەورۆز یانی تریش هەیە هەمان تیمی تایکاندۆیان هەیەوانە خۆ دەتوانرێت ئەوەش دەرفەتێک بێ بۆ ئەوەی کاندێک پاڵەوانێتی بۆ ئێوە کە ساردەبنەوە ئەنجام ناکرێت ئەوش ناکرێت ئەوشمان بۆ ناکرێت نابەس بۆ ینی ئێوە قسەتان لەگەڵ ئیداری یانەکەتان لەگەڵ ڕاهێنەرەکەتان نەکردووە کە بێگومان کردنەوەی پاڵەوانێتی هۆکارێکە بێ بۆی ئەو زیاتر گەشە بە کێبڕکەیەک دروستە بێت کە تۆ پاڵەوان بی مەدالیایەک بەدەستبێنی ڕاکایەتنەکان بۆ نەباس بکەن خەڵک بدبینێ ئەمە تەرجیحترە بێ بۆت قسەتان نەکردووە کەم بابەتان قسەمان لەگەڵ کردوون بە هەر جارێک ئەوەی کە ئەڵەن مانگی داات و پاڵەوانی تیەک هەیە کاتەکە مانگی دااتویێت ئەڵەن دواخراوە بەم شێوەیە ساڵ ڕۆژ هیچ پاڵەوانی تێک نەکرا بەردەوامن لە ڕاهێنان بەڵێ لە هەفتەیەکە چەند ڕۆژ ڕاهێنانەکە 3 ڕۆژ بە بەردەوامی ڕاهێنانەکەن ڕاهێنەکەتان نۆستانەوە بڵێن بتوڵە نیان بابەتی نەخێر بۆ هەنێ گەریزان وەستاوە بەڵام بۆ منە وەکو خۆمنە ینی ئەو دەرفەتت هەیە لە ناویانەکەت کە تۆ لە ڕاهێنانەکان بەردەوام بی بەڵێ ینی گرفتان نیە لەوەیەکی ئیجابیە کاتەگەر هەندێک سێری بابەتەکەم کە هەندێک دیوی ئیجابی تەیە کە هۆڵێکت هەبێت و بەڵام ڕاهێنانێک کە ئەنجامی نەبێت کە دەستکەوتێک نەبێت بەڕاستی هیچ سوودێکی نییە ئەدا ئیشەڵا ئێمە بارودۆخ بەم شێوەیە نەمێنێتەوە وانە بەیانخان شەڵا لە هەنگاوی دیکەیە ئێمە گرنگ ئەوەیە کە بەردەوام بین مەشروعێکی پاڵەوانێکمان ئێستا لە بەردەمایە کە گرنگی بە بەهرەکانی زیاتر بدرێت و بەردەوام بی لە ڕاهێنان دەتوانی دانی بابەتی گەورەتر بەدەستبێنین عفوکاگرەبین لە قورسین کاتەکانە کە خەڵک ینی خۆی کەرەنتین کردبوو و ترسێکی زۆر هەبوو لە ناو خەڵکە بە بۆنەی ئەو نەخۆشیەوە ئەو هەرە چوو دەرگای قاعەیە کردەوە خۆی تەمرین و مشقی خۆی ئەکرد ینی هیچ شتێک نەبووە بربەست بۆەوەی ئەم بۆستێت لەو خولیایی خۆی بەڕاستی کاریگەری کۆرۆنا ئەگەڕێمەوە لە دوورە بەرەیخان کۆرۆنا هیچ کاریگەریکێ بۆ لەسەرەوەی کە ڕاهێنانەکانتان کەم بێتەوە ئەکید بەڵێ ماوەی کەرەنتینە ئێمە پابندی ڕێنمایەکان بووین کە هەموو هۆڵەکانی نەکار تایکواندۆ هەموو یانە وەرزشەکان داخرا و هیچ ڕاهێنانێکیان نەما بەڵام منەکو خۆم بەڕاکردنێکیش بێت کە بۆ بەیانیان سوودی هەیە یا بۆ لیاقەیە بۆ شتێک نەوەستاوم لەوەش بارەی دیکە چیتان هەیە خۆم ینی بەڵێ من جگە لە یاری تایکواندۆ یاریزانی فوتساڵیشم لەم چەند مانگای دەچم پێ کردو لە ینی سیروانی نوێ
بۆ هیواییکە وەک چۆن لە یاری تایکواندۆ توانیم یانەکانی بۆ ڕیوەکان سیدوانی یانی نەورۆز فوتساڵی کچانی نییە بۆیە لە ینی ئێستا پاڵەوانتی فوتساڵی کچانە بەشداریتان کرد نەخێرەوە خولی نایابە خولی نایابە من خولی نایبنی من لە نایبە تۆ سەرەتا دەست پێ کردو ئینشەڵا سەرکەوتو بووی لە بەشە بایان دوو دەقیقە کاتمەوە بیەم بەڕێستان ببوورار وتم یەکەم جار وتم کە باڵانسی کاتەکە زیاتر بۆ ئاێن خانە بکەم دوو دقەیەم بە بەڕێستان لەسەرەوەی چ پامێکتان هەیە بۆ دایکان و باوکان هاوکاری منداڵەکانیان بن بەهرەی منداڵەکانیان بدۆزنەوە ئەوە نەبێ ئەوان هێندە بچڕۆ بچنە ناو ژیانیان ڕێگری بن لەوەی کە ئەگەر حەزێک و ئارەزوویەک و خولیایەک و بارەیەکیان هەبێ منداڵەکانیان حەز و خولیایە بکوشن. وەک گوتم کاک ڕێبین ینی دایک بە تایبەتی باوک و خێزان بە شێوەیەکی گشتی یعنی ڕۆڵی سەرەکی ترین ڕۆڵی هەیە لە دروستکردنی کەسایەتی ئەو منداڵەیە بۆیە زۆر گرنگە کە تۆ لە کاتێکە ئەگەر ئەم منداڵە خولیایەکی هەبێ یاخود هەر هیوایەتێکی هەبێ خەونێکی هەبێ گرنگترین کار ئەوەیە کە تۆ ئەگەر تەنانەت ئەگەر ڕێگریش بیت چۆن وا بکەیت کە ئەم حەزێک یا شتێک لەم کەسەیە نەکوژی کە هێشتا ئەو لە سەرەتای خەون بینینیەتی یاخود لە سەرەتای ئەوەیەتی کە ڕێگەیەک ئێوێ هەڵی بژێرێت تۆ نەبیتە کبکردنی ئەو بەهرەیە لەو منداڵەیە و بە مروری وەخت وەکوتم هەم پشگیری بیت هەم هاوکاری بیت لەگەڵ ئەوەیشا ئەگەر یعنی خۆشەت نییە هەموو کات کە مناڵەکەت شتێک هەڵە بژێرێ یا ڕێگەیەک هەڵە بژێرێ ڕاست بێ ئەو ڕێگە یاخود بەلای تۆ ڕاست بێ لایەنی کەم گرنگە ئەو منداڵەوە بکات کە قەناعەت بە تۆ بکات کە ئەم ڕێگەیە نەکە ڕاستە ڕێگەکەی ئانیا خۆشحاڵی تو ئێستا زۆر تەبعاان ئەکی سەرتاوە وتمەکو هەموو دایکێکی تر ڕەنگە وەنیا هەنێ ڕوئای من فەرقی هەبوو لەگەڵیا بەڵام بەعکسەوە ئێستا جێگەی شانازیە بۆ من و جێگەی فەخرە و ینی هەتاوەکو ئەویش هەر ڕێگەیەکی کە هەڵی بژێرێ وەکوتم تاالەمە پێچەوانەی سروشت نییە من لەگەڵ یام و هاوکاریم پشتم و داوکاریشم هەموو خێزانێک هەموو دایکێک بە تایبەتی و باوکێک کە هەمیشە هاوکاری مناڵەکانیان بن بۆ ئەوەی ئەو کەسە کەسێکی سەلیم و دروست لە ناو کۆمەلگایە تۆ بەرهەم بهێنیت لە دوایە کۆمەلگەیەکی باش و تەندروست هەنیەخە زۆر بە کورتی ئەگەر ڕوت لە بەپرسانی وەرزشی بێ و لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوەی کە ئەم پرۆژەی تۆ گەورەتر بێت گرنگی بە خۆت و هاوڕێکانە زیاتر بن پرۆژەی نەجمێکمان لە بەردەمایە ئەم نەجمە چۆن ناوبانکەی بگەینە جیهانی بەڵێ بەڕاستی نەکەر من زۆر کشی تریش هەن زۆر پاڵەوانی تریش هەن یاریزانی زۆر باش هەن کە چاوەڕیان و چاویان لەو بەرپرسانەیان لەو کەسانی مەسئولن لە بارودۆخی ئێستا تایکواندۆی کوردستان تێکەوتووە من داواکارم لێیان کە چیتر بۆ شێوەیە نەبێ وەک ئەم ساڵانی پێشوو نەبێ وەکو ئێستا نەبێ چیتر نەبوونی پاڵەوانی تیوا لە یاریزان نەکات سارد بێتەوە لە خەونەکان ئەو گڕوتینەی بۆ یاریەکە نەمێنێت کە پێشتر هەی بووە بۆ هیوای کە ساڵانی داهاتوو بەو شێوەیە نەبێت کە ئێستا ئەڕوات. زۆر سپاس جێگەی شانازی زۆر جار دەڵێن کە بەهرەدار و خەڵکی داهێنەرمان نییە فەرمونون ئەو بەهرەدارمانەیە و داهێنەرمانەیە هاوکار و پاڵپشتی بن با بگەین بە جیهانی زۆر سپاس لە بەڕێزان ئالیاندریاس خاوەنی پشتێنی ڕەش لە یاری تایکواندەوە بەیان مەدی دایکی ئانیا سپاسانەکەی کوردستان سپاس بەوەی کە تاو کێسە بینەرمان بوون سپاس بۆ هاوکارانم بورگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆمان پێشکەشکردن تاوەکو سبەینێ ساعت 8:30 لە هەندێک بورگە و بابەتی جیاواز بە یەک دەکەینەوە تا ئەو کات خواتان لەگەڵ و هەر شاد بن کاتێکی خۆش بۆ مەلایەک.